عزیزانم سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت خۆشحاڵی نەمڕۆژ با کۆمەڵە بڕگە بابەتەوە میوانی ماڵەکانتانین بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنوانێ و سود لەو بڕگە بابەتانەوە وەربگرن کا بە یارمەتی هاوکارانم بۆمان ئامادەکردوون کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لاسێ تەوەری سەرەکی پێک دێت تەوەری یەکەممان و سەرەتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی هۆکارەکانی دروستبوونی زیبکە وەک ئەزانین کە ڕۆژانە تووشی ئەو حاڵەتە بین هەندێک شوێنی لەشمان زیبکەی تێدا دروست دەبێت ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە هۆکار چی ئەم زیبکانە دروست ئەبن و وەک ئەزانین کە لەگەڵ گۆڕانی وەرزەکانیشدا پێستمان تێک ئەچێ زیبکە کات ئەمانوێت قسە لەسەر ئەوەش بکەین کە هۆکاری چیە لە وەرزەکاندا ئەم تێکچوونی پێستەمان ڕوو ئەدات و چی بکەین تا ڕێگری لە زیبکە بکەین ئەمە تەوەری یەکەمان دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان قسە و گفتوگۆکەین لەبارەی پەروەردەکردنی منداڵ وەک ئەزانین کە منداڵ چینێکی گرنگی کۆمەڵگایەوە هەر ڕەفتارێکی منداڵ کاریگەری لەسەر داهاتووی کۆمەڵگا ئەبێت ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە ئایا خێزانەکان یاخود قوتابخانەکان یاخود دەوروبەر تا چەند ڕۆڵیان هەیە لە پەروەردەکردنی منداڵداوە چی بکەین بۆ ئەوەی کە منداڵێکی تەندروست بۆ کۆمەڵگا بنیاد بنین بۆی ئایندەی کوردستان هەمیشە گەشت بێت و خزمەت بە کۆمەڵگە بکەن ئەمەش تەوەری دووەمان دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری سێمان قسە و گفتوگۆکەین لەبارەی ترس لە تاقیکردنەوەکان وەک ئەزانین کە ئیتر بەرە و تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ ئەڕۆین و خوێندکاران پێویستە لە ئێستادا هەوڵ و کۆکششی زیاتر بکەن بۆ ئەوەی کە بتوانن نمرەی زیاتر بەدەست بهێنن ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە هۆکار چی هەر لەگەڵ ناوی تاقیکردنەوەکانیەت خوێندکاران ئەترسن و ترسێکی زۆریان بۆ دروست هەبێت و تا چەند خێزانەکان و قوتابخانەکان بەرپرسن لە دروستبوونی ئەم ترسە ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنوانێ و سوودی لێوەرگرن بەڵێ عزیزانم ئێستاش بڕگەی ڕێنمایی گوڵمان هەیە با بە کۆبینەری بین و داتر بەردەوام بین. بەنیتان باش بینەرانی بەڕێز لە زنجیرەی ڕۆکەکانی ناوماڵ لە ئەمڕۆ باسێکی ڕۆکیشی ترەکەین کەویشی بریتێ لە شەجەری عیدمیلاد یا مەسەڵەن پێوتێ ڕۆکی لەدایک بوون زیاتر بڵین لەسەر شێوەی شەجەری عیدمیلادە بۆ نەوە بڵین ناویان بەکاردێ لە بڵین لە سەری ساڵدا بۆ پشتی پێوەکرێت لەو ناوەکەی لەوە هاتەوە بەنسبەت ڕۆکی بڵینیشەکە لە سنۆبەریات شەجەری عیدمیلاد ناوی زانستەکەی ئەرۆکاریە بەنسبەت ئەم ڕۆکەوە یەکێکە لەو ڕۆکانی کە بڵین ناوماڵە پەروەردەکرێ بەڵام لە سروشتا زیاتر بڵین ناوچە ئیستیوایەکان و ڕۆژئاوای بڵین نیشتمانی عەرەب لە موریتانیا و تونسۆوانە هەیە هەڵە توانێت ئەوەی تا 100 مەتر ئەم ڕۆکە بەرز بێتەوە بەڵام ناوی جانایانێ و پەڕی تا 2 مەتر ئەوانە بەنسبەت ئەم ڕۆکەوە یەکێکە لەو ڕۆکانی کە بڵین شێوەشی ئەندازای جوانی ڕۆکانی بە شێوەی تەبەق گەڵەکانی وەستێ لە هەمان کاتشا بڵین یەکێکە لە ڕۆکەکانی کە گەشەی زۆری باشە ینی لە ماوەی جاری وایە بە 2 ساڵ جارێک ریزێک گەڵا دروستەکە بەڵام لە هەمان کاتە ڕۆکێکی بڵین مقاومە بۆ کەشی ناومە بەتایبەتی شوێنێکی سات و تیشکە ڕووناچیەکان بێت لە هەمان کاتیشا بڵین ساڵانە پێویستی نییە بە ئینجانە گۆڕی زۆر جا مەسەڵەن 5 ساڵ تا 6 ساڵی دەتوانین لە ئینجانەیەکا بمێنێت ڕۆکێکی بەقەنەعاتە بنسبە خاکەکەی وانی توانای ئەوەی لە زۆر جۆر خاکە بژی لە هەمان کاتیشا بڵین ڕۆژێکە چۆنەڵی زۆر بڵین مقاومە بۆ نەخۆشی بۆ مێرۆکان ینی توانایکی باشە لە هەمان کاتە توانای ئەوەی هەیە بڵێن بەرگەی کەماوێکی زۆریش بگرێت لە هەمان کاتە بڵێن ئەم ڕۆکە گوتوان گەشەی هێواشە ینی توانین لە شوێنێکا داینێ بڵێن چەندین ساڵ بمێنێتەوانێ بەنسبەت ئەم ڕۆکەوە بڵێن لە هەمان کاتا بڵێن توانین لە ڕووناچێکی زۆرە بژی و مقاومەی ئەوەشێکە لە شوێنێکا مەسەن تاریکیش بێ بژی تەحملی بڵێن گەرمایش تا حدێکەکە و سەرمایەکی زۆریشەکە بە شێوەیەکی گشتی ئەم ڕۆکە بڵێن پێویستی بەوە نیانی بە پاکردنەوە بەوانە یعنی لە هەمان کاتا بڵین ڕۆژێکە
هەم ئەتوانێت مثلا لە مناسبەتی سەری ساڵوانە بەکاردێن ئەتوانێت مثلا گۆشەی پێڕنا بگرێت لەوانێ وەک باسمان کرد بەس بەدەم بڕۆکەوە ینی خزمەتکردنی لەوانەیە کەمترین بڵێن ڕادەی خزمەتکردنی پاکردنەوە و مەسەر بەسفەر ئاودانە بە نسبەی ئینجانە گۆڕین ئەو شتانی بێ ڕۆکێکە بڵین زیاتر ناوەڕاستی هۆڵێکە داهەندێ مثلا قاعچی پێ ڕەزان بێت لەوانێ لە هەمان کاتیشا بڵێن ڕۆژێکە بڵین شێوەش ئەندازەی هەیە یان توانێت مثلا زۆر شوێنی پێ جوان بکرێت. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بڕگەی تەندروستیمان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. سڵاوتان لێوێ ئەمڕۆ باسی سوتاویەکەین زۆرجار لە ماڵ و سوتاوی ڕوئەیە یان لە شوێنی کارە یان لە سەیرانە سوتاوی بریتیە لە زەبر پێگەیشتن و بریناربوونی پێست کە طبقەی یەکەمی حیمایی جسمی ئێمەیە کە ئەمان پارێزێت ئەکرێ سوتاوی لە جۆری سوتاوی بێ بە شلەی گەرمی یا بە ئاوی گەرم یا بە شلەمەنێکی گەرم ئەکرێ سوتاوی بە مەوادی کیمیاوی بێت و ئەکرێ سوتاوی بە کارەبا بێت سوتاوی کارەبا دروستەکە و ئەکرێ سوتاوی بە گڕ بێت گڕ و تەقینەوە و فیشک و ئەو شتانی کە حەزێتی پێستەیە هەموو ئەمانە سوتاوی دروستەکەن سوتاوی پلەی یەکی هەیە کە تەنها سووربوونەوەیە پلەی دووی هەیە کە بڵقی دروست کرد پێستەکە لێبەوە یان بڵقی دروست کرد ئەوە پلەی دووە ئەگەر تەنها سووربوونەوە بوو بە تایبەتی ئەمە لە کاتی مەلەکردنە ڕۆیە یان کەسێک چێتە دەرەوە بۆ سەیران لەبەر هەتا و ماوەیەکی زۆرە مێنێتەوە سوورە بێتەوە پێستی ئەوە تەنها سووربوونەوە پلەیەکە ئێمە ڕێنماییەکان بۆ سوتاوی بریتە لەمانەی خوارەوە یەکەم هەر کاتێک سوتاوی ڕوویە بە هەر شێوەیەک بە هەر سەبەبێک بێت باشتر وایە ئەو شوێنە بخرێتە بە ئاوێکی فێنک بۆ ماوەی 5 دقه بۆ 10 دقیقە لەبەر ئاوێکی فێنکا بێت چونکە پێستەکە گەرمیەکەی بەرەکەوێت تەنها و کاتەنەیە کە ئاوە گەرمەکەی پیاڕژێ یان ئاگرەکەی بەرەکەوێت بەردەوامە بێ ئەڕوات پلەیەک بێ ئەبێ بە دوو بێ ئەبێ بە سێ بۆی باشتر وایە یەکسەر ئەگەر لە شوێنێکی داخراوە بۆ کەسەکە شوێنەکە بەجێ بێڵێت دوود بخرێتەوە لە شوێنی سوتاویەکە و ئاوێکی فێنکی پێ بکرێ بخرێتە بەر ئاوێکی فێنک بۆ ماوەی 10 دقیقە یان دەستەکە پەلەکە هەر شوێنەکە قاچە هەر جێگایەکەی لەناو ئاوا نقم بکرێت هەتاوەکو 10 دقیقە دوای وای کە ئەمە کرا ئەنجا بەپێی پلەکان ئەتوانرێت چارەسەری بۆ بکرێ ئەکرێ حەبی پارەستۆلیان ئایبوپرۆفین بەکاربهێنرێ بۆ ئازار و کزانەوەی کێبێ ئەکرێ مەڵهەمێکی بەنجی لێ بدرێ لە شوێنەکەی تاوەکو کزانەوەکە چاکە بێ ئەو هەڵەباوانەی کە لەناو خەڵکە هەیەکرێ ئەمانن شتێکی لێ ئەیەن یان هێلکە یان کەرە یان دۆشاو یان ماست یان نەوت ئەم بابەتانە یان معجونی دەمودان کە ئەمانە خۆی بۆ خۆی زەرەر ئەیە و تەنانەت لە ئاوەکەشا پێویست ناکە ئاوی سەهۆڵاو بێ چونکە سەهۆڵاویش بەقەدەر ئاگر پێست ئەسووتێنێ و زەرەر ئەیە ئەبێ ئاوەکە فێنک بێ دایکان و باوکانیان نەخۆشە عزیزەکان و هاوڵاتیان ئەبێ دوورکەونەوە لە بەکارهێنانی هەر شتێک کە لە ماڵەوە بێ تەنها ئاوێکی پاکی فێنک بەسە بۆ 10 دقیقە دوای ئەوە بەپێی حاڵەتەکە خۆ ئەگەر شوێنەکە زۆر بوو لە پلە دوو یان پلە سێ یان دەموچاوی گرت بوو یان سوتاویەکە مەسافەیەکی زۆر بوو لە جسمە پێویستە ببرێت لە لای پزیشک و نەخۆشخانە و لەوێ ڕێنمایی وەربگرێت. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بڕگەی شارەکانمان هەیە بۆ وەرما با بە کۆبی بینین و دواتر بەردەوامە بین.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان تەوەری یەکەممان و سەرەتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی هۆکارەکانی دروستبوونی زیبکە و چۆن بتوانین چارەسەریکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر شێرکۆوەیس بۆرد لە جوانکاری و نەخۆشیەکانی پێست بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان میوانە. دکتۆر سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. بانی باش بانی بیرڕانیش باش. سپاس دەکەم بەخێر هاتیت. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین زیبکە چییە و هۆکارەکانی دروستبوونی چین؟ بەڵێ خۆی زیبکە ئیلتیهاب یا هەوکردنی پێکهاتەکانی پێستا کە خۆمان نەزانین پێست چەند کونیلەیەکی وردی تایە لە ڕێگەیانەوە چەوری یا ئارەق لە پێستەکانیێتە دەرەوە بە سەرڕووی پێستەکەی بڵاو بێتەوە. لە کاتی دروستبوونی زیبکەیە ئەم کونیلانە تووشی گیرانە بن، هەموو پێکهاتەکانیان بە چەورە ڕژێنەکانەوە بۆ تەبەقەی پێستەکانەوە گە پێڵەن کیراتین خانەی پێستەکان ئەمانە تووشی هەوکردنیە ئیلتیهابە بن و بە شێوەی ئیلتیهابیا بە شێوەی چۆن ئەڵی هەندێک جار زیبکەکەوەنە گەورابێ بە شێوەی دوو مەڵ دەرەکەوێ و لەسەر پێستە لە ڕووی پێست. ئەمە بزان بەپێی تەمەن زیبکە گۆڕانکاری بەسەرایە وەگەزانین کە زیاتر تەمەنی مەرایقی ئەم حاڵەتیان هەیە. ئایا بۆ تەمەنەکانی تر چۆنە؟ بەڵێ خۆی زیبکە بەپێی تەمەنەکانە گۆڕێ. ئێمە هەر زیبکەمان هەیە پێڵەن فەنتایەڵەکنی، ینی ئەو زیبکانی کە لە مناڵی تازە لە دایک بۆ هەیە دوای ئەوە بۆنمونە بێتە هۆی بۆنە چایڵتۆ دەکنی ئەو مناڵانی کە لە دوای بۆنمونە لە دایک بوونە دوای تەمەنی بۆنە 2 ساڵی و 3 ساڵی. شتێکی ترمانێ پێ ئەڵێن بۆنە ئەدەڵت دەکنی بۆنە ئەوانن بۆنە ئەو جۆرە زیبکارن کە لە تەمەنی مراقیاوە خۆدەڵی دەست پێەکە مە زۆرترین تەمەنەکان لەم کاتەیە دەست پێەکە. دوای ئەوە لە تەمەنی پیرتریشە هەمانە بۆنە بۆی تێکچوونی کۆمەڵی کۆڕبوونەوە. یعنی زیبکە بۆنە لە هەموو تەمەنە جیاوازەکانە هەیە، بەڵام لە هەمنێک تەمەنی وەکو مراهقی زیاتر دەرەکەوێت و هۆکارەکەشی بۆنە جیاوازە بە پێی تەمەنەکان هۆکارەکەی ئەگۆڕێ. ئەو هۆکارانی بۆنە لە مناڵی تازە لە دایک بووایە کە بۆنە باسم کرد فەنتایەڵەکنی ئەمانە زیاتر هۆکارەکانی بەهۆی توشببوونی کەڕووی سەرپێستەوەیە زیبکەکە دروستە بێ. لە دوای ئەوە لە تەمەنی مناڵیەوە بۆنە لە دوای 2 ساڵی و 3 ساڵەوە ئیتر زیبکەکان بۆن منە هەمووی ئەو جۆرە بەکتریایەکەیەکە بە سەر ڕووی پێستەوە بێتەوەی زیبکەکان بەهۆی ئەوە زیاتر دروستە بێ. جگە لەوەی کە تێکچوونی هۆرمۆن باسم کرد هۆکاری سەرەکیەوە دروستبوونی زیبکە لە هەموو تەمەنە جیاوازەکان. دکتۆر ئەمە بزانم هۆکارەکانی چییە کە ئەم زیبکێ زیاکات؟ ئایا خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکە؟ بەڵ خۆی زیبکە ئەگەر بۆنە بینە سەر سەبەبەکانی یا هۆکارەکانی هۆکاری زۆر زۆری هەیە و تا ئێستاش بە شێوەیەکی بۆنە سپێسفیک یا زۆر بەوردی خۆراک کاریگەری خۆراک لەسەر زیبکەکان زۆر دیاری نەکراوە تا ئێستاش بەزەوەی کە خۆمانەیە بۆنە لای خۆمان ئەڵێ هەنێکی ئەڵێ بۆنە چوری خراپە یا گوڵە بە ڕۆژە خراپە یا نازانچی ئەمانە ڕاستی کاریگەریان هەیە لەسەر زیبکە و دروستبوونی زیبکەوە خۆمان بۆنە هەیەی علمی سەرمانێتی بەڵام بۆنە هۆکاری دیاریکردنی خۆراک لەسەر زیبکە تا چەنە کاریگەری ڕاستەخۆی لەسەر زیبکایە بۆنە لە کەسێکەوە بە کەسێکە گۆڕێ. لە هەنێک پێستا هەیە بۆنە خۆراک بە تایبەتی بۆنمونە زۆر کاریگەری لەسەری هەیە، هەنێکی ترکەمتر یعنی ئەمە شتێکی گشتگیرە، هەنی ناتوانانی بۆنە بڵێ وڵایی ئەم خۆراکە بە تایبەتی زیبکە دروستەکە خۆراکێکی تر ناتوانێت بێتەوەی دروستبوونی زیبکە. یعنی بۆنە هەم جۆری خۆراکەکان هەم بڕەکەی هەم بە پێی پێستی کەسەکەش ئەمانە ئەگۆڕێ لە زیبکەیە. دکتۆرەمە بزانم کە وەرز تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکە وەک ئەزانین لەگەڵ هاتنی وەرزی پاییزدا کە کەش و هەوا ئەگۆڕێ بێگومان زۆر کەس هەستیاری وەرزیان هەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکە؟ بەڵێ خۆی بیدات کە باسی زیبکەمان کرد ئێمە گوتمان گیرانی کونیلەکانی پێستا دوای ئەو ئیلتیهابکردنی ئەو کۆنتێنتانەیە ئەم پێکاتانی کە لە پێستا هەیە لە ناو کونیلەکانە وەکو پێکاتی چەوری و هەرقەرژێنەکان و خانی کیراتین و ئەوانە بۆنە ئیلتیهابەکان. لە وەرزەکانە زیاتر ئەو وەرزانی کە زیاتر ئەبێتە هۆی گیرانی ئەو کنیلانە و ئارەقێکی زۆر دەرێ لە هاوی نانە بۆ نمونە نەخۆش زیاتریە بۆ زیبکە و بۆ چارەسەر بە دوای زیبکەیە. لە وەرزە ساردەکانە بۆ نمونە زیاتر خەڵک وەکو خۆش ڕاستە کرد بۆ هەستیارەتی و بۆ نمونە بۆ پێست دوشکی و بۆ سوربوونەوە و کۆمەڵێک بۆ نمونە نەخۆشی پێست کە لە زستانانە باوە زیاتر بۆ ئەوەیە. ئەمەوێت بزانم کە ئەو زیبکەی کە هەیە لە کەسێک بۆ کەسێک جیاوازی هەیە و چۆن بزانین کە ئەم زیبکە نوعێکە لە نوعەکانی هەستیاری یاخود نوعێکە لە نوعەکانی ئەوەی کە کەسانی هەرزەکار ئەیگرن؟ بەڵێ خۆی زیبکە
تقریبا ئەکرێ بە سێ بەشەوە زیبکەیەکمان هەیە کە چۆن ئەڵێ پێڵێن ڕؤوس سەودا یا بەیضا یعنی بۆ نمونە سەیرەکەی کۆمەڵێک زێوان بەسەر پێستەکەەوە هەیە ئەتر ئەم زێوانە لە شوەی نقطە یا ڕەش دەرەکەوێ یا سپی دەرەکەوێ ئەم جۆرە زیبکانە زۆر ینی لەسەر پێست شوێنەوار کەمتر جێڵن ئەمەش جۆرێکی بۆ ئەڵێ سەلیمە ینی زۆر کاریگەری خراپ بەسەر پێستەکە جێنایە خراپ نییە زۆر جۆرێکی تریمان هەیە بۆ نمونە کە ئیلتیهابێکی بەسییتیان تایە سەرەکەی زەردە زیبکەکان سەرەکەی زەردە ئیلتیهابێکی بەسییتیان تایە ئەمەش کاریگەریان بۆ من لەوەی پێش خۆی لە زێوانەکان زیاترە بەڵام لەوەی کە من ئێستا باسیەکەم لە جۆری سێمیان زیاتر نییە جۆری سێمیان کاریگەری خراپ زۆر جێڵێ لەسەر پێستەکەەوە ئەوش کە چۆناڵی بە شێوەی دوومەڵ لە ژێر پێستەکە دەرەکەوێت جارێ ماوەیەک سیرەکە پێستەکە کەسەکە ناوێرە دەستبا لە شوێنی زیبکەکە بۆکو ئازارێکەیە لە شوێنی زیبکەکە هێشتا هیچی دەرنەکەوتوە بۆ نمونە شێوەی زێوان ینی بە شێوەیەکی ساری ڕەش و سپی دەرکەوتووە یا بە شێوی ئیلتیا پێشتا ئەوە دەرنەکەوتوە هەر جۆرێک چۆن ئەڵی بۆنە ئازارێک لە پێستەکە هەیە کەسەکە دەزایە لەو منتیقی کە زیبکەی تایە حەز بە ئازارەکە بەڵام لە ژێر پێستەکە حەز بە ئاوساویەکە ئیتر وردە ئەمە بە شێوەی دوومەڵ دەرەکەوێت و کاریگەری خراپ وەکو بۆن پەڵا یا بۆنە شوێنکاری زیبکەکە زۆر کەس ئێمە ئەیبینین کە ڕۆژانە سیرەکەی دەموچوی هەموو چاڵ و چۆڵیە ئەڵێ کاتی خۆی تووشی زیبکە بووم ئەم جۆرەیە کە زیاتر ینی ئەم سێ شێوەی زیبکە هەیە واتای ئاسەواژیش بەسەر دەموچاوە بەجێ هێڵێ ئاسەرارەکان وەکو پەڵا و هەم چاڵ و چۆڵی چاڵ و چۆڵی کونی پێست کە بۆن ئێمە سیرەکەین دەموچاوی هەمووی کون بووە ئەمە لە کاتی مراهقیە ئەم شێوە زیبکی کە باسم کرد جۆری سێمیان کە لە شێوەی دوومەڵ دەرەکەوێت ئەمە زیاتر بێتەوە دکتۆر پرسیارێک بۆ خانمان ئەمەوێت بزانم کە خانمان وەک ئەزانین ڕۆژانە ماکیاژ بەکارەهێنن ئەمە بزانم تا چەند کاریگەری هەیە لەسەر پێستیان تا چەند هۆکارە بۆ دروستبووری زیبکە تا چەند پێویستە خانمان لەو ماکیاژەی کە بەکاری هێنن دڵنیابن کە کوالێتیەکەی باشە بەڵێ خۆی یەکێک لە هۆکارەکانی زیبکە ویستم هەمان پرسیاری تۆ باسکەم ئەوەی کە گیرانی کونی پێستەکان بۆی میکیاجەوە یا باخۆی زۆر بەکارهێنانی میکیاجەوە یا بۆ میکیاجەکە بەکارهێنێ بۆ ماوەیەکی زۆر بە پێستەکەی و ئەمێنێتەوە ئەبێتەوە هۆی گیرانی ئەو کنیلانەی پێست دوای ئەوە ئەو بەکتریا و میکرۆبانی کە بەسەر پێستەوە نەچن تەداخلی ئەو گیرانە ئەکەن هەموو پێکاتەکانی پێست تووشی ئیلتیهابی هاوکردنەکەن ینی ئەمە ئەوکاری سەرەکێ لە خانمانە جگەلەوەی کە هۆکارەکانی تر باسمان کرد وەکو خۆراک و تێکچوونی هۆرمۆن ئەمە ژێکێکە لە هۆکارە سەرەکیەکان لە خانمان ئەمە بزانم کە تا چەند بەکارهێنانی پرایمەر باشە بۆ پێست بۆ ئەوی کە زیبکەنەکەوە کە زانین کە لە وەرزە سەرماکاندا پێست زیاتر بوشکە بێتەوە تا چەند گرنگە خانمان پرایمەر بەکاربێنن پێش میکیاژکردن بەڵێ خۆی گرنگی پرایمەر زیاتر بۆ ئەوەیە کە پێستەکە چۆن وەکو جۆرە مڕەتەبێک یا بۆن شێدارکەرەوەیەک بەسەر پێستەکەەوە بێ ئەمە ئەبێت هۆی ئەوەی بەرگری پێستەکە هەم زیاکە هەمە بێتەوەی ئەوەی ئەو بەکتریا و میکرۆبە زیان بەخشانە نەتوانن بە ئاسانی بۆ نمونە پێستەکە تووشی ئیلتیهاوزی بکە بکەن بەڵێ ڕێکێکە لە ڕێگەکانی چارەسەر ڕۆژانە کە تۆ بۆ نەوەڕەتەبات بەکاربێنی بۆ پێست و بە شەو شێدارکەرەوە بەکاربێن. بەڵێ دکتۆر باس لە غسوول بکەین تا چەند گرنگە هەر کەسێک لە ماڵی خۆی ئەو شاوەڕەی کە بەکاری ئەهێنێت دڵنیا بێلی کە بۆ پێستەکەی ئەبێت یا تا چەند گرنگە بۆ مەبەستە سەردانی پزیشکی پسپۆرت بکرێ بۆی کە بۆ دابنێت بۆی کە پێستت تەندروستتر بێت. خۆی ئەگەر سەیری بازارەکان کە زۆر شێوازی زۆرە جۆری غسوول هەیە روشن هەیە بۆنە کۆمەڵێک جگە لە غسوولەوە سابوونی زۆر هەڵێن ئەمە ئیزی بکەی ئەمەی پێستی چەورەیەوە ئەمانە ڕاستی ئەکرێ بە دوو بەشەوانێکیان هەیە بەڵێ زانستیە و بۆرمونە سەلمێنراوە ئەتوانێت پزیشک بینوسێ و بۆ نمونە وەکو لە سەر ڕەچەتەکانەوە بۆنە ئەتیمادی بکاتە سەر بەسەنێکیانەیە تیجاریانی خەڵکەکە ئەبێ خۆیان بۆ نارچی خۆ دەزانی چکە پێست شتێکە واجهی ئینسانەکەیە و ناسکترین ئەندامە لە جسمە ئەبێ زۆر ئاگاداری بی تۆ ناکرێ بۆ نار شتێک بۆ نمونە هەرماوەدێکی تیجاری کوێتە بازارەوە بڵێن وەڵی ئەمە باشە تۆ یەکسەر بەکاری بین ینی لەژێر ڕێنمایی دکتۆرا بێ باشە و علمی سەلمانویەتی کە
ئەوەنە بەکارێنانی ئەم قسوولانی کە خۆمان باسمان کرد جگەلەوەی کە باشە بەڵام ئەگەر زۆر بەکاربێنێ ئەوی هەرخۆی ئەوێ زیبکە دروستە حەق وایە بۆ هاوڵاتی بۆ معلوماتی هەبێ کە بەکارێنانی قسوولی زۆر چکە ئێستا ئێمە نەخۆشمان زۆر بێ ڕۆژانە ئەڵێ دکتۆر من پێستم چەورە ڕۆژی بچۆ ڕۆژی وایە 5,000-6,000 دەموچوان بۆ قسوولیانی ئەوە شتێکی زانستی نییە زیاتر چکە تووشی جۆرە ڕوشانێک کا پێستەکەی دوای ئەوە ئەتوانێت میکرۆب و بەکتریا زیان بەخشەکان بە ئاسانی بچنە پێستەکە وەکو لاوەڵەوە باسم کرد ئیلتیهاب بە پێکاتی پێستەکە بکەن و ببنەوەی دەرکەوتنی زیاتر. ئەی دکتۆر ئەو پاکردنەوەی کە لای پزیشکی پسپۆڕێک ئێمان تا چەند گرنگە بۆ نەمانی زیب بکەم؟ بەڵێ خۆی هەمووی فکرەکەی ئەو پاکردنەوەە یا بۆنە ئێمە زیاتر پێڵێن تەقشیری کیمیایی زیاتر کە لە لای پزیشکی پسپۆڕە هاکرێ ئەمە زیاتر بۆ کردنەوەی ئەو کونیلانەی پێستەکە وتمانە بێتەوەی داخرانی بێتەوەی زیبکە ئەمە زیاتر کونیلەکانە کاتەوە ئەو طبقێک پێست تقریبان هەڵەیە پێستێکی تازەیەنێتەوە بۆ من ئەو ئیلتیهاب و ئەو جۆرە بەکتریانی کە لە ژێر پێستەکە گیریان خواردو ئەمانە ئەکاتە دەرەوە و پێستەکە چۆن ئەڵێ وەکو پاکەرەوەی وایە بۆ پێستەکە. دکتۆر ئەی بەکارهێنانی دژەخۆر وەکە زانین کە لە کوردستان هەنێک کەس هەن لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا ئیتر دژەخۆر بەکار نایەن وازان تەنها بۆ هاوین و بۆ گەرمایەکی زۆر بەکارهێنێ تا چەند گرنگکە کە دژەخۆر بەکار بهێنێت بۆ ئەوەی کە پێسمان لەو تیشکە زیان بەخشانی خۆر بپارێزین و نەبێتە هۆکاری دروست بۆ نێزی بکە. خۆی وەکو خۆش باس کرد ئەڵەیەکی خەڵگەوەیە کە لە زستانەوە ئازانێ تیشکی خۆر یا ئەڵترافایۆلە تیشکی سەروەنەوشەی کە زیان بە پێستەگەێنێ ئەمە لە ئەوایە نییە نەخێر لە زستانی شاهەیە بەڵام لەوانەیە ڕێژەکەی کەمتر بێ وەکو هاوین نەبێ چکە ڕاستەخۆ بەرمان ناکەوێت بەڵام لە هەندێک ڕۆژی بۆنە ڕەشەبا و ئەو کێژەڵ و کۆمانەکە دەست پێەکە زۆر جاری وایە بۆنە ڕێژەی ڕادیشن یا تیشکدانەوەی ئەم تیشکە سەروەنە و شایانەی کە زیان بە پێستەکە ئەگەن بنەوەی پەڵە و ماڵە و زۆر جار بنەوەی سەرەتانی پێستیش ئەمانە زۆر جار زیاکە لەبەرەوە لە زستانی شار پێویستە دژەخۆر بەکاربهێنرێ و پێسمان لە تیشکە زیان بەخشەکان پێویستە هەموو کات بەکاربهێنرێ هەم بۆ پیاوان و هەم بۆ خانمانیش. وڵی مشکلی ئێمە ئەم وڵاتی ئێمە تا ئێستاش ئەوەیە بۆ نەکە پیاو یەت بۆلات ئەڵی دژەخۆر بۆ نووسم ئەو بە میکاستێکیش دکتۆر من پیاو میگە کاکەمە دژەخۆر شتێکی درێنی ئەخوایە بۆنە خەڵک شاری تەندروستی باشی ئەوە نابێکە بۆنە بزانێت دژەخۆر جیابکاتەوە لە بۆنە مەوادی ئارایشت و جوانکاری بەڵێ بۆ پیاوانی ژۆک و ئافرەتان تووشی پەڵا بن جارێ ماڵە ئێمە وازانێن ئافرەتی حاملەیە دوای مناڵبوون دروستە بێ نەخێر پیاویش تووشێ بێ ئەمە ڕەتی بە حمل و ئەمانەوە نییە بەڵێ لە حملا بۆنمە تۆغەبێتەوە بەڵام هەر لە هەمان کاتا پیاویش تووشیە بێ ئافرەتی تووشە بێکێکە شوشی نەکرد بێ تووشیە بێ ماڵە لە هەم پەڵە لە هەردوو ڕێگەزەکە هەیە زیانەکانی پێست و سەرەتانی پێست و کۆمەڵێک نەخۆشی پێستەیەکە بەوەی تشکی خۆرەوە ئەوە لە هەردوو ڕێگەزە هەیە ینی ئەمە پێستی پیا زۆر جیاواز نیە لەگەڵ ئافرەت. ڕاستە ئەمە بزانم کە ئەو دەرەجانی کە لەسەر دژەخۆرەکەیە تا چەند گرنگە ئەوەی بەکاری ئەهێنێت زانیاری هەبێت کە لەگەڵ پێستەکە ئەگونجێیاننا. خۆی ئەمە بۆ نمونە لە هاوینانە کە وتم تیشکی خۆر ڕاستە خۆبەر پێستەکەوێت و زیانێکی زۆر زۆر بە پێستەکە ئەگەێنێ حخوایە بۆن لە هاوینانە SPF پێ ئەڵێن ئەو دەرەجانی کە دیاتی سن پرۆتێکشن فاکتەر ینی هۆکاری پاراستنی لە تشکی خۆر ئەمانە بۆنە دەرەجەی تایە 20 تایە 30 تایە 50 پڵەس ینی زای 50 تایە ئەمانە لە هاوینانە ئەتوانی بۆنە ڕێژە بەرزەکان بەکاربین وەکو 50 زیاتر لە 50 بەڵام لە زستان ئاوەکو وتم بۆن تشکی خۆر ڕاستە خۆگە بەر ناکێ و ئەو کاریگەری خراپی وەکو هاوین نییە بەڵام هەر هەیە وەکو باسمانکرێ بەکاربێ ئەکرێ بۆن SPF یا دەرەجی بۆنە 15-20 تاسی ئەتوانێت بەکاربێنێت. ئەمە بزانم کە خەوتن یا خۆت قەلەقی تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکەوە گەزانین کە هەنێک کەس ئەگەر قەلەق بن زیاترە بێتە هۆکاریەوەی لەسەر دەم و چاویان دروستە بێ ئەمە تا چەند کاریگەری هەیە. خۆی ڕاستی پێست وەکو ئاوێنەیە وایە بۆ هەموو ئەندامەکانی ناوەوە
زۆر نەخۆشیە لە ڕێگەی پێستەوە تۆتوانی تەشخیصیکەی زۆر بۆ نمونە دیاردەیەکە لە پێستابوونەیەکێک تووشی بۆنە نەخۆشی جگەرە بێ سێرەکەی پێستی سەر دەبێ یەکێ بۆ نمونە تووشی نەخۆشی گوچی لە ئەبێ سێرەکەی پێڵەن ئێرتیکە لە ڕەنگی پێستی وەکو بۆنە زەوی لێت ئێرتیکەلەری پێڵەن بەنگلیزی بیزەبەدانی وەکو ڕەنگی زەوی لێ یعنی بۆنە پێست چۆنەڵێ ئاوێنەیەکە بۆ ناوەوە لەبەر ئەوە قەلەقی یا بۆ نمونە ئەو کاریگەری دەروونانەی کە لەسەر کەسەکە ئەکیت ڕنگدانەوەی بەسەر پێستەوەیە زۆر جارەبێتەوە هۆی بۆنە تۆکردنەوەی پەڵەش بۆ دروستبوونی ماڵە تێکچوونی هۆرمۆن ئەبێتەوەی ئەو شتانە زیاتر کە قەلەقی ئەمانە هەموو یەکە ئەبێتە هۆی زیبکە بەرگری پێستەکە لاوازەکە توانێت زیاتر میکرۆبەکان و ئەو بەکتریانەی کە ئەبنەوەی تووشی زیبکە بەسەر پێستەکەەوە چالاکتر بن زیاتر بە تۆ بوێرن کاتێکە تۆ قەلەقی و مەناعە و دابەزی و لەبەر ئەوە بەڵێ قەلەقیش یاکەم خەوی ئەبێتە هۆی دروستبوونی دەستەکانە خۆش بێ دکتۆرە گەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ عزیزانم ئێستاش هەواڵەکانی سەعات نۆمان هەیە دوا بە دوای ئەوە لە تەوەری هۆکارەکانی دروستبوونی زیبکە بەردەوامە بین. سەرۆکۆماری عراق و تورکیا پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا. دکتۆر بەرەم ساڵح سەرۆکۆماری عراق و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا و تایدا دۆخی ئێستای عراق و ناوچەکەیان تاوتوێ کرد و گفتوگویان لەبارەی چۆنەتی پەرەپێدانی پەیوەندیە دووقۆڵەکانی نێوان عراق و تورکیا کرد. دکتۆر بەرەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عراق و ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا و بارودۆخی عراق و ناوچەکەیان تاوتوێ کرد. دوو موشەگاڕاستی ناوچەی سەوزی بەغدا کران و یەکێک لە موشەکەکان لە دەوروبەری باڵۆزخانەی ئەمریکا لە عراق کەوتە خوارەوە. لەو چوارچێوەشدا چەند ماڵپەرێکی عراقی ئاماژەیان بەوە داوە لە دوای تەقینەوەی موشەکەکە دەنگی ئینزار لە باڵیۆزخانەی ئەمریکا بیستاوە. هاوپەیمانی ناتۆ بڕیاریدا بە هەڵپەساردنی پرۆسەی مەشقکردن بە هێزانەکانی عراق لە دوای کوژانی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سەر بە سوپای پاسداران لە هێرشێکی ئاسمانی ئەمریکا لە شادی بەغدا. وەزارەتی بەرگری دانیمارک لە بەیاننامەیەکدا ئاشکرا کرد بڕیاریانداوە بە شێوەیەکی کاتی سەرجەمکار و چالاکیە سەربازیەکانیان لە ڕووی ڕاهێنانی سەربازیەوە بە هۆکاری خراپی بارودۆخی ئەمنی عراق ڕابگرن. ئەمریکا زیاتر لە ساڵێکە هۆشداری لە هەنگاوەکانی ئێران داوە و ئاگادار بووە کە قاسم سولەیمانی پیلانی دانابوو هێرش بکاتە سەر هێزە ئەمریکیەکان لە ناوچەکە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردوێتەوە ئیدارەی ئەمریکا بڕیاریدا و گروپی عەسایبی ئەهلی حەق بخاتە لیستی ڕێکخراوە تیرۆریستە جیهانیەکانەوە. ئەوەش خراوەتە ڕوو قەیس خەزعەلی سەرۆکی گروپەکە و لەیس خەزعەلی برایی وەک دوو تیرۆریستی جیهانی دیاری کراون. ساڵح محەممەد عراقی یەکێک لە کەسە نزیکەکانی موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر لە تویتێکدا ڕایگەیاندووە ڕەوتەکەیان هیچ کەسێکی بۆ سەرۆکایەتیکردنی حکوومەت کاندید نەکردووە و دەنگ بە هیچ کاندیدێکیش نادا. ئەژڵێ ئەگەر لایەنەکان چارەسەرێک بۆ دۆخەکە نەدۆزنەوە دۆخی عێراق بەرەو خراپترە چێ. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی قسە و گفتوگۆکانمان دەربارەی دروستبوونی هۆکارەکانی دروستبوونی زیبکە و چارەسەرەکانی بەردەوامی پێین. دکتۆر گیانەگەڕێم وەلای بەڕێزت ئەمە بزانم چارەسەرەکانی زیبکە چین بەگشتی بۆن ئەگەر هۆکارەکەی تێکچوونی هۆرمۆن بێ ئەوە پێویستە بارمونە هۆرمۆنەکە ئاسایی بکرێتەوە بەتایبەتی لەوانەیە کە مراهق نین ینی بۆنە لە دوای تەمەنی 16 و 15 ئەمانەوە ئەبێ بۆنە بە دوای هۆکارەکانی زیبکە بگەڕێکێک لە هۆکارەکان بەتایبەتی لە خانمان دروستبوونیکی سەبەز لەگەڵ یانە بۆنە نیشانەی تر هێسەیرەکەی مو لە دەموچاوی قژی ئەوەرە ئینجا زیبکەشەکە ئەمانە بۆنە ئەبێ هۆکاری بۆنە هۆرمۆن تێکچوونەکان چاکی و سۆڕی ماگەنا ڕێک پێگنی ئەبێت چاکی ئافرەتی پسپۆڕی نەخۆشەکانی ژنانەمە زیاتر لە چارەسەریانە لە هۆکارەکانی بۆن ئەوەی کە زیاترین تەمەەن کە زیبکەی لێت مراهقی یعنی بۆ نمونە
کە تازە بۆ نمونە لە 14 و 15ەوە کە ئەمانە ئەبێ بەردەوام ڕێنمایی بکرێن هەم لە چۆنێتی پاکردنەوەی پێستیان لە ماڵەوە چی ئەەکەن هەم بەوەی کە پزیشک چۆن جۆرە کرێمێک و چ جۆرە بۆنە سابوونێک یا چ جۆرە جاریوازی بکەکەونە زۆرەکە بۆنە بە کرێم و سابوونی چارەسەر ناکرێت بچیتە سەر ئیلاجی بۆن بەکارهێنانی هەبوو دەرمان کە بۆنە لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕە بەکارێت لە مناڵی زۆر بچووکیشاکە بۆ نمونە خۆمان نەزانین ناڵی بچوو بۆنە پێستی ناسکە و نی جیاوازە لە تەمانەکانی تر ئەوە شێوازی چارەسەرکردنی بە کۆمەڵێک شامپۆیا لەوشنی تایبەت بە بۆ تەمەنە هەیە ینی بەوە چارەسەرەکەی ئەویش پزیشکی پسپۆری پێزەتوانێت وانە چارەسەری بۆ چکە لە پێستی لە تەمەنی دروست بوون هێشتا خانەکانی بەتاوی دروست نەبوو هەموو ئەندامەکانی پێستی چاورە ڕژێنەکانی ئارەقە ڕژێنەکانی وانە سیستەمی مووی بەتاوی دروست نەبووە بێ ئاگابمان زۆ لەو تەمەنە بێ ئەمە باس لە هەنێک دەرمان بکەم هەنێک دەرمان هەیە کە بەکارە هێندێ بۆ نەمانی زیبکە ئەمانە هۆکارن بۆەوەی کە هۆرمۆن تێک ئێن ئەمانە تا چەند گرنگە ئەو کەسانەی کە توش ئەبن ئاگاداری ئەوە بن کە لەگەڵ ئەوەی کە زیبکەکان نایڵە بەڵام زیانێکی زۆری هەیە بۆ تەندروستیان خۆی هەنێک عیلاجە دەرمان هەیە کە بۆ لە ناوبردنی زیبکە چارەسەری زیبکە بەکارێت ئەمانە ڕاستەخۆ بێ لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕا بەکاربهێنرێت خۆی ئەو سابۆنە پێشتر پێش تقریبان 15 ساڵ هەر بە لیژنە و عیلاجانەیە ینی بۆنە ئەوە لیژنێک دابنیشێ ئایا خەرار با لیژنەکە ئایا ئەم جۆرە عیلاجە بابە نەخۆشەکە بۆ زیبکەکانی یا نایە ینی بۆ نمونە چەندێ سوودی هەیە لەگەڵ ئەوە شازیانێکی زۆر زۆری هەیە هەتا لە ڕووی دەرونیشەوە زیان بە ڕووی بە باری دەرونی کەسەکە ژەگەێنە بێتە هۆی بۆ نمونە وشک بوونەوەی پێست قلیشانی بۆ نەدەم بۆ نەجاری وا هەیە لوتەر بێ ئەو هیچ بێ خوێن تووشی پیشخێنشانە بێ ینی بۆنە تووەکەوەی کە خۆت وتت لە هۆکاری هۆرمۆن و نازانم ینی کۆمەڵێک کاریگەری لاوەکی هەیە لەسەر بۆنە کەسەکە کە حەق وایە بۆن ئەمە ڕاستەخۆ لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕە و مانگانەژە بێ فەحسی بە بکەیت جاری وایە نەخۆشەکە پێویست بۆ تۆ دانیشی فەحسی جگەر و خوێن و ئەمانەشی بۆ بکەیت لەگەڵیە ینی ئەم جۆرە ئیلاجانە ئیلا بێ لە کاتێکا بەکاربێکە زیبکەکان گەشت پێتە ڕادەیەک وەگەوەی کە من باسم کرد لە سێ جۆرەکەی زیبکە ئەو شێوازەی کە بۆ بەڵێن سێم جۆریان کە بێتەوەی دوو مەڵ و بۆ نەپەڵەیەکی زۆر دوای زیبکەکە یا چاڵێکی زۆر دوای زیبکەکانی جێهێڵەیانی دەموچاو تووشی شێوانەکە زیاتر لە مەیانە زیاتر بەکارێن دەستەکانە خۆش بێ دکتۆرجان سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ سپاس بۆ دکتۆر شێرکۆوەیس بۆرد لە جوانکاری نەخۆشیەکانی پێست کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان بوو بەڵێ عزیزانم بڕگەی نیگامان هەیە بابەیە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی نکوتمان تەوەری دووەمان قسە و گفتوگۆکەین لەبارەی کەسێتی مناڵ و چۆنێتی بنیادنانی کەسێتی مناڵ لە هەمان کاتیشدا چۆن بتوانین پەروەردەیان بکەین بۆیە کە پەروەردەیەکی تەندروستیان هەبێت بۆ ئایندەی کوردستان بۆ مەبەستەش بەڕێز چۆمان ئەحمەد ماستەر لە مرۆڤناسی لە لامان میوانە کاکشمان سڵاو لێ ببیان سڵاو لە خۆشتان سپاسان دەکەین. سپاس دەکەم. سەرتا ئەمەوێت بزانم کە کەسێتی مناڵ مەبەستمان لە چییە و پێناسێک بۆ کەسێتی بکەین. بەڵێ دەستی خۆش بەڵبەت کەسێتی مانایکی فراوان هەیە لێرە مای بەستینەوە بە پەروەردەی مناڵەوانە چونکە ئەگەر لە ڕووی پەروەردەیەوە قسەی لەسەرکەینەوە کاتە کەسێتی بۆ تەمەنەکانی داهاتووتر باشتر ئەتوانین ئیشی لەسەر بکەین. کەسێتی بەگشتی کۆمەڵی تایبەتمەندی کۆمەڵی جیاوازیە مرۆڤێک لە مرۆڤێکی تر جیاکاتەوانەیە کوی ئەو شتانێک کە تۆ هەتا لە ڕووی تەندروستیەوانەیە لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خودی کەسێتی خۆتەوانەیە لە ڕووی عەقڵیەوانە لە ڕووی ئەو ئینجاز و ئەو دەستکەوتانی لە ناو ژیانە توانیتە بەدەستی بێنی واتە بەگشتی جاکەرەوەی مرۆڤێکە لە مرۆڤێکی تر. ئەمەوێت بزانم کە هەنێک مناڵ هەیە کەسێتێکی ئارامی هەیە هەنێکیش هەیە هاروهاج و بێگومان جوڵەی زۆرە. ئەمەوێت بزانم کە تا چەند خێزان کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم کەسێتیە لەسەر دروستبوونی خودی تەبیعەتی ئەو منداڵە. بەڵێ خۆی دووشتمان هەیە ینی لە مەسەڵحە زانستیەکانە یەکێکمانەی پێوترێت تەبع یاخود ئەخلاق وتریان سلوک یان هەڵسوکەوتێکی کاتی و کەسەکە ئینوێنێ تەبع یان ئەخلاقی کەسەکە لە ڕووی پەروەردەیەوە بناغەیەکە لە خێزانە دروستە بێ لەو شوێنی کە پەروەردەی تیاکرێ بەڵام لە ڕووی سلوکیەوە ئەکرێ مرۆڤێک لە 30 ساڵیش بێت 40 ساڵیش بێتە شوێنێکەوە بۆ ماوەیەکی کاتی هەڵسوکەوتی خۆی بگۆڕێ بۆ شوازە بۆ نمونە هەڵسوکەوتکە بۆ شوازە پەیوەندی دروستکە کە ئەو شوێنە ئەیخوازێ و ژینگە کۆمەڵاتی تازەی خوازێ بەڵام ئەم مرۆڤە ڕەنگە تەبعەکەی کەسێتی ئەسڵەکەی پێچوانی ئەو هەڵسوکەوتە بێ کە لەو ماوە دیاریکەوەی ئەنجامەیە بەڵام تەبع یاخود بنەما ئەسڵەکەی کە کەسێتی مرۆڤ لەسەری دروستە بێ ئەمە لە خێزانەوانێ بێگومان کەسێتی بەپێی ڕای زانایان لەوانە تیۆری شیکاری دەرونی کە ڕای دەکەیان بڵێن فرۆیدا و بۆ کۆمەڵی زانای دەرووناس و کۆمەڵی زانای تر پێم وایە کەسێتی مرۆڤ لە ساڵەکانی سەرەتای تەمەنەوە ئەڕێژرێ دروست ئەبێ ئەو شتێک کە بناغەکەی بنەما سەرەکیەکان هەنێ مرۆڤ هەیە پێی وایە مرۆڤەکان قابلیەتی گۆڕانن بەڵێ لە هەموو سەردەمێکە بەپێی تیۆرە کۆمەڵایەتیەکان تیۆرە دەروونیەکان ئەکرێت ئینسان کەسێتی خۆی بگۆڕێ قابلیەتی گۆڕانە بەڵام بناغە سەرەکیەکەی لە خێزانەوانێ ئێمە بۆ قسە لە سەرماکەی بوو ئامانجێکە هانی خێزانەکان بین گرنگێکی زۆر بە پرۆسە بە پەروەردە بن باشە و لە هەمان کاتیشە خودی مرۆڤیش لە هەر تەمەنێکا بوو ئەکرێت بگەڕێتەوە بوو بنەما سەرەکیەکان کە پەروەردەکەی چۆن بووە و لەو ڕوانێگەشە بە کەسێتی خۆی بات کەواتە بە شوازێکی گشتی بەڵێ خێزان کارێکێکی گەورەی لەسەر هەیە تەنەن هەنێ بۆ چونوانێ ئەڵێ لە تەمەنی 21 ساڵەی تر تەواو ینی بە شوازێکی بناغە سەرەکیەکە خۆ بنەما سەرەکیەکانی کەسێتی مرۆڤ دروست بووە لە تەمەنی 21 ساڵیە هەموو مانە پێمەڵێ هەموو ئەم ئەشیرانەتەمان پێمەڵێ کەسێتی مرۆڤ بەڕاستی پەیوەندێکی زۆر گەورەی بە پرۆسی خێزانەوە ئەوەی کە جنابیشە باسە کرد بۆچی جیاوازی لە نێوان ئەم دوانەیە هەیە پەیوەندی بە جیاوازی ژینگە کۆمەڵاتەکانەوە هەیە پەیوەندی بە جیاوازی ئەو پەروەردەیەوە هەیە کە ئەم مناڵە کراوە بڵێ لانی بایۆلۆژی کاریگەری هەیە ئەو بۆ ماوەی کە ئەو جیناتێکە لە باوانەوانێ هاتەوە بۆ مناڵەکان کاریگەری و ڕۆڵی هەیە بەڵام ئەمە ناکاتەوەی کە پرۆسی پەروەردە گرنگی نەبێت. بەڵێ ئەمە بزانم لە هەردوو حاڵەتەکە چ ئەو مناڵێکی هارووە جوڵەی زۆر بێ یاخود مناڵێک بێت کە هێمن و لەسەر خۆ بێت لە هەردوو حاڵەتەکە ئایا بێگومان ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر ئایندەی دروستکە یاخود هەردوو حاڵەتەکە ئاساین ئەگەر هەبن لە مناڵێکە؟ بەڵێ بێگومان ئەمانە هەرێکە پەیوەندی بە کەسێتیەوە هەیە ینی هەرێکان کاریگەری لەسەر کەسێتیە بێ ئەو مناڵانەی ڕەنگە لە مناڵیە و کەسانی لە مناڵیە گۆشەگیر بوون شەرمن بوون پەیوەندیان لەگەڵ خەڵکیان نەبووە سیرەکەی دووچاری گۆشەگیری بوون ئەمە کاریگەری بۆ سەر کەسێتی هەبووە هەر بۆ ئێمە لە کۆبوونەوەکانی داکان و باوکانە لە پەیوەندیمان لەگەڵ خێزانەکان هانیانین ئەم مناڵی تۆ لە ئێستا گۆشەگیرە پەیوەندی لەگەڵ چوارەورە کەمە بۆ داهاتوو ڕەنگە مرۆڤێکی کەم ئەزمون بێ مرۆڤێک بێ بەباشی نەتوانێت تێکەڵی خەڵک بێ مرۆڤێک بێ نەتوانێت دەستکەوت لە ناو ژیانی خۆیان بەدەست بێنێ کەسێک بێ سەرکەوتن بەدەست بێنێ بە هەمان شێوازە ئەو مناڵی کە ڕەنگە زۆر ئەجۆڵەیە
تا ئاستوی ئەبێتە مرۆڤێکی کۆمەڵە شەڕەنگێزیش لەگەڵ ئەنجامەیە ئەنی تاو کە ئەو ئاستەی کە تونوتیژیش ئەنجامیان لەگەڵ جوڵە زۆرەکانیە ینی هانی دایک و باوکانی خێزانەکانی هین ئەمیش ئەبێ بە هەمان شێواز جوڵەکانی کەم بکرێتوانێ لە بەرامبەریشە ئەنی سنووری بۆ دابمرێ بە تایبەت ئەگەر کاری شەڕەنگێزانی ئەنجام بالەکەڵیە بۆ مناڵێکە لە مناڵیوانێ ئەنی لەسەر شەڕەنگێزی لەسەر تونوتیژی ڕابێ بێگومان لە داهاتوو ژیانی خۆی بەشێک لەمانە ئەبنە ئەو مرۆڤە تونوتیژە ئەو مرۆڤە شەڕەنگێزی کە کۆمەڵگە بەدەستەوە گیرەخوا پێویستە لە هەردوو حاڵەتا سەردانی پزیشکی پسپۆڕ بکرێ بۆ ئەو حاڵەتە چکە هەنێکیان هەیە ئیتر ئەو حاڵەتە درێژە ئەکێشێت بۆ کۆتایی تەمەنی لەگەڵ یا بەردەوامە بێت تا چەند گرنگە دایک و باوکان بچن سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن بۆ ئەوەی کە زیاتر لە حاڵی مناڵەکانیان ئاگادار بن. خۆی بەڕاستی ئەوەی کە من تەجروبەم هەیە لە مای 10 ساڵە ناردنی کەیسەکان بەلای پزیشکی دەرونی لە هەنێ بارودۆخایە کە زۆر تند بێکای دە چارەسەر نەمابێ بەڵام بە گشتیەکرێ خێزانەکان خۆیان ڕۆشنبیری دەویان لەلا پیا ببێ ینی بەردەوام زانیاری پیا بکەن لەسەر شێوازەکانی پەرۆدەی مناڵ ینی بۆ نمونە من لە ئەم ساڵ چەندین کۆمەڵی دایکان و باوکانمان ئەنجام ماوە لەسەر ئەم دوو تۆرە بەڕاستی قسەمان کردووە. ینی ئەکرێت خێزان بە دوای هۆکارەکانە بگەڕێ بزانێت هۆکاری گۆشەگی بۆ نمونە ئێمە لەسەر دوو چمکمانێنا لە پرسیارەکەی جەنابتە گۆشەگیری و تونوتی شەڕەنگێزی یان تونوتیژی و جوڵەیەکی زۆر کە خێزان گیرخوا بەدەستەوە هەردووکیان هۆکاری هەیە بۆ نمونە ئەکرێت یەکێک لە هۆکارەکانی شەڕەنگێزی لە مناڵە باڵێنەگەر مستەڵەح وەربگرین پەیوەندی بە ئەو ژینگەیەوە هەیە ئەو بینینانەوە هەبێت کە مناڵە ئەیبینێ باشە شەڕەنگێزی ئەیبینێت و ئەیاتەوانێت بەشێکی پەیوەندی بە مامەڵی خێزانەوە هەیە هەندێک لەو خێزانەی کە مامەڵەیەکی زیاد لە پێویست توندیان هەیە لەگەڵ مناڵە ئەمە ئەگەڕێتە بۆ لە کەسەتی ئەم مناڵێت جێگیرە بێ ئەمیش بەمان شاز مامەڵە ئەکاتەوە چی ببینێ ئەوە ئاياتەوانێ مناڵ ینی بریتە لەو وەکو ئاوێنەیەک هەموو شتەکان ئاياتەوانێ بەشێکی پەیوەندی بە بینینەوە هەیە ئەن مەرج نییە مامەڵی لەگەڵا بکرێ ڕەنگە و شەڕەنگێزیە لە بینی دایک و باوکیا ببینێ لە بینی ئەندامانی خێزانەکەیە ببینێ ئەمیش فێرە بێ لەوە بەپێی تیۆرەکانی تیۆرە سلوکی و تیۆری شیکاری دەرونی ئەمانی کە ئیش لەسەر بابەتاکەن هەنێ جار ڕەنگ نییە لەو ژینگەیە کۆمەڵایەتی چواردەوریا هەبێت ڕەنگە لە کۆڵانەکەیە تونوتیژەکان ببینێت و ئەنجامیاتەوە لەناو خزم و کەسوکارەکەی ببینێ لە تەلەڤیزۆن و لە تۆڕە کۆمەڵایەتەکان نایبینێ ئێستا ئایپاد و بۆ ناو پۆپجی و بۆ ناو لەوە بکەین کە هەنێک یاری هەیە هەنێک ئەپ هەیە مناڵان بەکاری ئەهێرن تا چەند کاریگەری هەیە لەسەر کەسێتی ئەم منداڵە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە ئەم منداڵەش وەکو هەمان یاری شەڕانگێز دەربچێت خۆ یاری ئەلکترۆنی بۆی کە بینەرانش بزانن بە شێوازێکی کاتی ینی کاتێکی کەمە بەتایبەت مناڵ ئەگەر تەمەنێکی گەورەی یابێت چونکە تەمەنی هەرزەکاریەوە بەتایبەتی بۆ ینی کاتێکی زۆر نەبێ ڕۆژانە هەنێ یاری هەیە بەکاری بێنێ باشە سوودی پێگەێنێ بەتایبەت ئەو یارانەی کە تەتەور بەلایانی فکری و بەلایانی هێزری و بە کەسەتی مناڵە ئەیە باشە بەڵام ئەو بەشێکی تری لەو یاریانە بەداخەوە ڕەنگە بەشێکی زۆر لە مناڵی کوردی لای خۆمان ئەو یارانە کە پێتە یاریکی سلبی کە تونوتیژیە کە شەڕەنگێزی فێرەکە خەریکی ئەو جۆرە یاریانەیە بۆ نمونە لەوانە پۆبجی و کۆمەڵ یاریتر بەڕاستی من لە مناڵان و لە قوتابیەکان وانێ ئەیبیستم و نازانم نایان چییە ئەنی ئەم کوی گشتی ئەم یاریانە مناڵ ینی بەڕاستی ینی فێری شەڕەنگێزی ئەکات و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دای ئەخات و ئەو ینی بەداخەوانێ ئەم ساڵێک لەو چالاکیانە ئێمە ئەنجاممانە لە قوتابخانەکەمانە مناڵ هەن بین کە چۆن ئەو یاریانەی کە بەڕاستی پێوترێ یاریە تەبیعیەکان ینی مناڵان لە پێکەوانەیە لەناو کۆڵانە لەناو قوتابخانەیە ئەنجامی بن لەناو ماڵەکانە ئەنجامی بن چەنە گرنگە بە بەراو لەو یارێنە کاری ئەلکترۆنیە یاری ئەلکترۆنیەکان تەنها مناڵ فێری شەڕەنگێزی ناکات ینی من گرنگ ئەمە ئەوەشی لەگەڵا باسکەین ینی جەنابێت پرسیار لەسەر ینی کە پرسیار لەسەر کرد ئەو یاریانەی کە یاریەکی واقعین بۆ نمونە مناڵان پێکەوە لە کۆڵان و لە شوێنە گشتەکان ئەیکەن کۆمەڵایەتە مناڵەکان گیرایە بە کۆمەڵگەوانەیە پەیوەندێکی باش لەگەڵ چۆرۆرەکە دروست دەکات فێری ئەزمموی ژیانیەکات مناڵان یەکترەوە فێرە بن ئەم مناڵە فێرە بێت چۆن قسە بکات چۆن هەڵەکانی چارەسەر بکات چۆن کێشەکانی چارەسەر بکات چۆن لەگەڵ کۆمەلگای پەیوەندی دروست بکات چۆن گۆشەگیر نەبێ چۆن متمانەی بەخۆی بێ چۆن کێش یعنی ئەگەر کەسانێک ڕێگریان لێ کرد و کێشیان بۆ دروست کرد ڕوبەڕووی ئەم ئەسەنگانە بێتەوە لەو کاتەیە ینی کەواتە بەشێکی کەسێتی مناڵ لە خێزانەکە دروستە بێ یاری
ئەلکترۆنیەکان بەداخەوە لە ناوی ئەبات دیاری ئەلکترۆنیەکان کە سێتێکی لاوازمان بۆ دروستەکات کە مناڵتیایە بڕای بەخۆی نییە کە مناڵتیایە ناتوانێت ڕوبەڕووی ئاستەنگەکانی ژیان ببێتوانێت کە ناتوانێت پەیوەندێکی باش لەگەڵ چوادەورەکە دروست بات ئەنی بەگشتی ناتوانێت خۆی بدۆزێتەوانێت و ناتوانێت دەستنیشانی کەم و کوڕەکانی خۆی بکات ینی بەداخەو مرۆڤێکی ناکۆمەڵایەتی مرۆڤێکی ناپێکێشتومان بۆ دروستەکات کە تەسەوڕی بکەم لێستە و بە مناڵانەوە دیارە بە کەسێتی مناڵانەوە ئەیبینیت بێگومان کاریگەری گەورەتر و خراپتر لەسەر ژمارەی زۆری منداڵ لە ئێستادا بەداخەوە یاریانە بەکارەهێنن کاک چۆمان ئەمەوێت بزانم کە مناڵ هەیە کە لە حاڵەتێکە لە پڕ بگۆڕێت تەبیعەتی بگۆڕێ کەسایەتی بگۆڕێ و ئەمێ بزانم کە هۆکاری ئەمانە چین بەلەخۆی ئەگەر بناغا ینی لە مناڵە دروست بکرێ بنەما سەرەکیەکان لە کەسێتیدا بڕێژرێ بە تایبەت لە ساڵەکانی سەرەتایە بۆ نمونە بناغە سەرەکیەکەم بسمان لا چییە ئەکرێ مناڵ لە فێری ڕازگویی بکرێ مناڵ فێری درۆ ببێ ئەکرێ مناڵ فێری دەستپاکی ببێ ئەکرێ فێری بەرامبەرەکەی ببێ ئەکرێ فێری لێبوردەی بکرێ و فێری شەڕەنگێزی بکرێ ئەنی بنەما سەرەکیەکی لەسەر چ بنەمایە کە کەسێتێکی چۆن داڕێژێ فێری چ بەهایەکی کۆمەڵایەتیەکەی ئەگەر لەو بڕواایە ئەم بناغە سەرەکی ئەم بنەمایانە لەناو کەسێتێکە ینی درود ئەوڵۆ هەبێت لە دوایی لە پڕێکە ئەگەر سلوکیشی بگۆڕێ ئەگەر هەنێ هەڵسوکەوتیشی بۆ ماوەکی کاتیش بگۆڕێ دوای هەرێک چێتەوە ئەسڵەکەی خۆی باشە ئەمە بە شێوازی گشتی و تێبینێ گەوەی کە جنابیشە باسەکە لە پڕێکا گۆڕێت دوور نییە کاریگەری ینی هاوڕێکی بێ کاریگەری بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بێ بەر کاریگەری یەکی لەو یاری ئەلکترۆنیانە بە کێسە جناب باشە کاریگەری چوزانم ینی تۆڕە کۆمەڵایەتەکان بێ بۆ دوایە بگەڕێ ینی من یەکی لەو شتانی کە زۆر کات لە کۆنتاکتم لەگەڵ خێزانەکانە ئەڵێم ئەکرێت هەنێک هەڵە هەیە هەنێک خوو هەیە هەنێک شت هەیە منال لە پڕێکە فێری ئەبێ بۆ ئەکرێ فێری درۆ ببێ ئەکرێ فێری شەڕەنگێزی ببێ ئەکرێ فێری بۆ نمونە چوزانم زیانگای دەمە کەسەکانی چواردەوری ببێ لەوێ ئەکرێت لە ڕێی چاودێریەوانێ لە ڕێی هەوڵی دایک و باوکەوانێ دەستنیشانی ئەو هەڵسوکەوتە خراپە بکرێت کە لەوێ فێری بووە نەهێ لە ڕێ ببێتە خوو بۆ ئەمەیەکێکی لەو کێشانێ بە تایبەت لە دەرو ناسی و لە کەشەبێدانی مرۆڤیشی لەسەرەکرێ ئێمە کردارەکانمان نەبێتە خویەک بێگومان وای لێ بکە کە کەسێتەکەی بگۆڕێ ئەنی ئەکرێت مناڵ ئەو شتێک کە فێری ئەبێ زۆر لەسەری بڕات و دووبارەی کاتەوانە دوای بێتە خویەک ئەبێتە بەشێکی سەرەکی لە کەسێتی کە ناتوانێت باسانی وازی لێ بێنێ بێگومان کاک چۆمان ئەمێ بزانم کە پەروەردە وە قوتابخانەکان تا چەند هۆکارن بۆ دروستبوونی کەسێتی منداڵ وەکە زانین لە کۆندا لێدان لە ناو قوتابخانەکاندا هەبوو ئەو شێوازێک کە ئێستا زیاتر منداڵ لەسەر پەروەردەکردنێکی باش ڕادەهێنرێت ئەمە تا چەند گرنگە و تا چەند پێویستە لە ناو قوتابخانەکاندا هەبێت بەخۆی پەروەردە دوو دامەزراوی سەرکیمان هەیە کە ئێستا لە کۆمەلگای ینی پشتی پێبەستی لە ڕووی پەروەردەیەوە ڕسمین خێزان و دوای قوتابخانە بەڵێ ئەوەی کە ئەبینرێ بۆ نمونە ڕاگەاندون و تۆڕە کۆمەڵایەتەکان و یاری ئەلکترۆنیەکان و کۆڵان و کۆمەلگە بە گشتێمانە گرنگی و کاریگەریان هەیە لەسەر پەروەردەیەمنا بەڵام ناکرێت لە نێوان هەموو ئەمانەیە خێزان و قوتابخانە واز لە ڕۆڵە سەرەکی خۆیان ببینن بە تایبەت قوتابخانە ئەبێ قوتابخانە بەڕاستی پێشڕەوی پرۆسی پەروەردە بێ پێشڕەوی دەستگاکانی تر بێ لە پەروەردەکردنا بۆ چونکە ئەو ڕسمیە و ئاماژدارە بۆ نمونە ئەگەر خێزان نەزانێ بە باشی پەروەردەی مناڵی بکات ئەبێ قوتابخانە ڕاستکاتەوە بووی بەداخەوە بەشێک لەو پەیامەی کە من لە هەنێجا لە مامۆستاکان و ئەیبینم بە هەڵەیە ئەیبینم ئەڵێ 20 سعات لە ماڵەوە 4 سعات لای ئێمە بە باشی ناتوانین پەروەردەی مناڵەکە بکەین نەخێر تۆ ئەگەر 20 سعات 20 کاتژمێریش لە ماڵەوە بێ بەڵام تۆ ئەوە کاریگەری و زۆر بێ کۆنتترۆلی پەروەردەی خێزانەکەش بکەیت کۆنتترۆلی ئەو پەروەردەی بکەیت کە کۆمەڵگەش ئەیکات قوتابخانە کاریگەریکی گەورەی هەیە قوتابخانە لە ڕێگەی ئەو پرۆگرام و ئەو منهەجەوەی کە داڕێژراوە کەسێتی مناڵ دروست ئەکات بە تایبەتی تۆ سەیریکە ینی ئەگەر دایانگا و باخچەش بخێنە سەر پرۆسی پەروەردەی قوتابخانەکان ینی ئەو ماوەیە کە مناڵ لە ناو پرۆسی پەروەردەی قوتابخانەیە بەڕاستی کەسی تەمەنێکی زۆر حساسە تەمەنێکە کە بە تایبەتی ئەوتێت تا تەمەنی 10 ساڵی پەڕەیەکی سپیە کە توانێت ڕەتفعل و کاردانەوەی نییە بۆ من لەگەڵ بەڕێستا
ئەگەر کەسێک بێتە ئەم استودیو شتێکمان پێ بڵێ یەکسەر ناچینە سەر قەناعەتی تحلیل یەکەین هەوڵین لی تێ بگەین ئەگەر بەدڵمان نەبڕافزیەکەین بەڵام مناڵ وانە مناڵ لەو تەمەنەیە تاتە بەنی 10 ساڵی هەر شتێکی پێ بوترێ وەری ئەگرێ بەبێ ئەوی کە لێکی باتەوە باشیان خراپە کەواتە ناکرێت مامۆستایان بەڕاستی ینی پەرۆدەی خۆیان یاخود هەوڵەکانی خۆیان بەکەم سی بکەن ئەوان تەنها نابێت کاریگەریان لەسەر مناڵی ژەبێ ئەبێ کاریگەریان لەسەر خێزانەکانی ژەبێ کاریگەریان لەسەر کۆمەڵگەشە بێ بە تایبەتی خێزانەکانی خۆمان ئەگەر ئەو خێزانانی کە ئەنی هەڵە تێگەشتیان نەبێیان ئاسی ڕۆشنبیریان ئاسێکی پێویستانە بێ قوتابخان هەوڵبات ئەو هەڵە تێگەشتانەش ڕاست بکاتەوە. کاک چۆمان ئەمەوێت بزانم کە تا چەند گرنگە وەک زانیمان کە خێزانەکان و پەروەردەش ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بنیاتنانی کەسایەتی منداڵدا تا چەند گرنگە کە هەم قوتابخانەکان و هەم خێزانەکان کۆنتاکتێکیان لە بینیان هەبێت بۆ ئەوەی کە بتوانن کەسایەتی ئەم منداڵە دیاری بکەن بەباشی. خۆی شتێکەیە لە ڕووی هەم دەروونناسی هەم کۆمەڵناسیشێکی لە تیۆرەکان تێری وەزیفێ لە کۆمەڵناسێ بەتایبەت ئەڵێ هەموو کۆمەڵگە هەموو بەشەکانی کۆمەڵگە پەیوەندیان بە یەکترەوە هەیە ناکرێت هیچیان بەجیاواز لەویتر ئیش بکات بنە خێزان بە جۆرێک کار بکات قوتابخانە بە جۆرێک کار بکات ڕاگاندن پامێکی تری هەیبێت و لە ڕۆیەکی ترانێ بەلایەکی ترا ئاوازێک لەسەر ئاوازێ بخوێنێ ئەمانە ئەبێت تاوکەر یەکتر بن ئەگەر خێزان نازێکی زۆر بات بە مناڵ بۆ نمونە ڕێزە مناڵ بگرێ کەسێتی هەوڵ کۆمەڵ بەهای ئیجابی لە مناڵە دروست بکات دەبێ قوتابخانە تاوکەری ئەمە بێ بە پێچوانە شەوانێ ئەگەر قوتابخانە بە جۆرێک کار بکات با بڵێن لەسەر منهەجە کار بکات ئەو کاتی ینی لەسەر بەدەم چەند ساڵی دوایی ئەبین منهەج گۆڕاوە لایەن نەماوە هەڵسوکۆ دەگەڵ مناڵە گۆڕاوە ئەم جۆرە بەها تازە دروست بووانە ئەبێ لە ناو خێزانە بگوێزێتەوە بۆ خێزانیش هەنە جار بەشێک لە مامۆسایان ئەڵێن ئێمە چی بکەین لە ناو کۆمەڵگەیەکە پڕە لە تونند و تیژی کۆمەڵگەیەک پڕە لە هەڵسوکۆتی نەخوازراوە پڕە لە مامەڵی نەرێنی ئێمە ئەو هەڵسوکۆتی کە لەگەڵ مناڵە ئایکین ئەو هەوڵی کە لەگەڵ مناڵە ئەین ئێمە بە فیرۆ ئەڕوا تا ڕادەیەک ڕاستە تا ڕادەیەک ڕاستە چونکە ئەگەر قوتابخانە هەر هەوڵ هەر کارێک بکات ئەگەر خێزان بەگوێ قوتابخانە نکات و ڕاگەاندنەکان لەگەڵ پەرۆدی قوتابخانەیە نەڕۆن ئەو کاتە ئەو پەرۆدیکە قوتابخانە ئەیکادۆک و پێویست ئاستێکی باشی نابێت ئەنجامێکی باشی نابێت باشە بەڵام بەگشتی ئەکرێ بڵین هەرێکە لەم دامەزراوانە بەتایبەت قوتابخانە و خێزان تاوکەر یەکتر بن لە ڕێگەی چێوانە لە ڕێگەی سەردانی بەشێکی زۆری خێزانەکان بۆ قوتابخانەکان بەداخەوانێ ئەمێ ئەو قسەیە بکەم بەشێک لە خێزانەکان مناڵیان پشتگوێ خستووە سەردانی قوتابخانەکان ناکەن ئاگان لە قوتابخان نێ چیە گوزەرێ ئاگان لە سوکۆتی مامۆسەکان نیە چۆن لەگەڵ مناڵەکان ئەنجامیان باشە بە تایبەتی باوکان خوێندنگاکان بەرپرسن کاک چۆمانلەوە بۆ نمونە کەمتر کۆبوونەوەی دایکان و باوکانەکەن تا لە حاڵی مناڵەکان خێزانەکان ئاگادار بن بەڵێ سەیری هەنێک ڕاستە ئەمەکو قوتابخانەکەی خۆمان هەوڵمانەوە پۆل ینی منکو خۆم ئەمساڵ نزیکی 12 کۆبوونەوەی دایکان و باوکان ئەنجام ماوە ئەنی پۆل بە جیاواز ئەم کۆبوونەوەیان کردووە باشە بەڵام هەر هێشتا ڕەنگە کەم بێ لە ساڵێکە جارێک بۆ نونە دایک و باوک پانکەی لە ساڵێکە دوو جارێک دایک و باوک پانکەی ویسم کۆنتاکتە هەمیشەی بێ ئەم پەیوەندی هەمیشەی بێ بۆچی بۆ ئەوەی من تەنانەت بەشێک لە مامۆستایان هان یانێنمە ناو کۆبوونەوەکانەوە ئەڵێم ئەو شێوازەی کە تۆ لەگەڵ مناڵە هەوڵ ئەنجامی ئەی بۆی کە فێری بکەی فێری خێزانەکەشی بکات چۆن هەوڵ بالەقەڵی چۆن مناڵەکەی فێر بکات چونکە ئەگەر تۆ بە شێوازە کار بکەی ئەو بە شێوازە کار بکات ئەم دوانە یەک ناگرێتەوە ئەم دوانە ڕەنگە زۆر ئیستیراب زۆر بەرێکەوتن هەبێ بەڕاستی لەلایەکەوانە فێری هەر لە ڕووی هەڵسوکۆتوانە لەلایەکەوە فێری توندوتیژی بکرێت لایەکەوە فێری لێبوردەیی بکرێت ڕەنگە ئەمە جۆرێک لە بەریەکەوتنیشە بێ دوو فاقێک لە کەسەری ئەم مناڵەیە دروست بکەیت لێ کاتە شەڕەنگێز بێت لێ کاتە لێبوردە بێت لێ کاتە ینی سۆز و عەتفێکی زۆر لە ناخیا بێ لەلایەکەوانەیە لە پڕەکە بێتە مرۆڤێکی یاخی توندوتیشکە هەموو شتێک تێک با بەسەریەکە کاتە نەخێر ئەبێ بەهاکانمان دژ بەیەک نەبن بەهاکانمان تاوکەر بن هەردوو لە فێری مناڵ فێری ڕازگۆیی بکە هەردوو لە مناڵ فێری لێبوردەیی بکە هەردوو لە مناڵ فێری خۆشەویستی بکە هەردوو لە مناڵ فێری هونەری مامەڵەکەدم بکات ئەبێ ئەم پەرۆدان تاوکەر یەکتر بێت بێگومان کاک چۆمانۆ گەزانی منداڵان لە ناو خوێندنگادا بەرکەوتنی زۆریان هەیە لەگەڵ منداڵەکانی هاوڕێیانە تا چەند گرنگە کە دایکان و باوکان ئاگادار بن لەوەی منداڵەکەیان هاوڕێتی کێ ئەکات بۆ ئەوەی کە لە داهاتوودا هەمان ئەو کردارەی ئەو منداڵی ترکە ئەیکات کاریگەری نەبێت لەسەر منداڵەکەیان شتێکە لەڕووی ئاینی لە ئاینی ئیسلام ئەڵێ مرۆڤ لەسەر هاوڕێی لەسەر ئاینی هاوڕێکەیەتی
ینی بۆ مانایی کە هاوڕێ ئەوە کاریگەری لەسەر کەسەتی ئەمە هەیە. یەکێکە لەو کەسانی کە لە دەروی خێزانەوە لە دەروی قوتابخانەوە لە دەروی ڕاگەاندنەکان زۆر کاریگەرێکی زۆری بۆ سەر ئێمە هەیە بەداخەوە بەشێک لە خێزان و بەشێک لە هەنجا قوتابخانەکان ئەمە لە بەرچاو ناگری. ڕۆڵی قوتابخانە با بڵێن ڕۆڵی خێزانیش من ئەخەمەنە ئەمەوانە لەگەڵیا ئەوەیە کە بزانن هاوڕێتی کی ئەکا و لەو هاوڕیانش نزیک بنەوانەوە پەیوەندی لەگەڵ ئەو هاوڕێ وتەن خێزانەکانی شایبێ کە هاوڕێتی مناڵەکانەکات. لەبەرەوەی هەنێ جار قسێکی ئێمە کۆمەڵگەی خۆمان هەیە ئەڵێ مناڵ و هەرزەکارەکان بە تایبەت ئەوە گوێ لە هاوڕێکانیان نەگرن گوێ لە خێزانەکان و قوتابخانەکەش مامۆستەکانی قوتابخانەکەشیان ناگرن کەواتە بەگشتی ئێمە ناڵین مناڵ هاوڕێتی خەڵک نەکات نەچێتە کۆڵان و پەیوەندی لەگەڵ ئەندامانی دەروی خێزانەکەیان نەبێت چونکە کۆڵان و مناڵان و هاوڕێکان بۆ مناڵەکانمان بەشێک لە پرۆسی پەروەردان ینی من زۆر جار لەگەڵ هاوڕەکان و بەتایبەت لە قوتابخانە مامۆستەکانە گفتوگوێ ماکەین کە پێویستە مناڵ بچێتە کۆمەڵگە و تەنها شتە ناشرینەکانیش لە هاوڕەکانەوە فێر بێت جار و هەنێ جار بۆ چونکە ئەگەر ئەو نەزانێت کۆمەڵگەی چیتیایە نەزانێت خەڵک چۆن هەڵسوکۆتەکە لە ناو کۆمەڵگەیە نەزانێت هاوڕەکانی لە ناو کۆڵانە چۆن هەڵسوکۆتەکەن لە پڕێکە بیخێتە ناو کۆمەڵگەوانەیە دووچاری شۆکە بێ باشە تۆ بەردەوام کتێبیانە پەرەوردە و کردو فێری لێبوردەی و نەرمونیانی و کردووە لە پڕێکا چێتە کۆڵان شەڕێکە بینێ لە ناو مناڵانەی کۆڵانە ئەم ترسێکی گەورەی تیا دروستە بێ ڕەنگەوەی لێ بکات بۆ هەتایە نەچێتە ناو کۆمەڵگەشانێ بەڵام ئەرکی خێزان ئەوەی لەوەیە بەدام هەڵەکانی وڕاستکاتەوە بەدام فێری ئەو بکات ئەم کارانە هەڵەیە نابێت تۆ بم شێوازە حەسوکەوتکی یان لانی کەم کە بزانێ هاوڕێیەک زۆر شەڕەنگێزە هاوڕێیەک زیانی زۆر بۆ سەر کەسێتی مناڵەکەی لی دوورخاتەوە هەوڵبات هەنێ هاوڕێتی لێ نزیکاتەوە کە بەڕاستی ئەرێنیانە هەڵسوکۆتەکەن. بەڵێ دەستەکانە خۆشوێ سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز چۆمان ئەحمەد ماستەر لە مرۆڤناسی کە بەشێکی ڕاستە و خۆ میوانمان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش ئەچمە لای پەیامنێرمان پێشڕەو لە سلێمانی کە لە مەراسیمی هونەرمەندی کۆچ کردو ئاسۆ ئەحمەد سوارەیە پێشەو سڵاو لێ بە بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە ئەم مەراسیمە بۆچی بەڕێوە ئەچێت و چۆن ئەڕوات. سڵاو لە ئێوە و سڵاو لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە چەند ڕۆژێک لەمەوبەر هونەرمەند ئاسۆ سینەماکار ئاسۆی پێشکەشکار ئاسۆی ڕۆژنامەنووس ماڵاوایی لە شاری سلێمانی و لە هاوڕێیانی و لە بینەرانی کرد دیارە ئاسۆ کۆچکردو لەم بەڕێوەبەرایەتیە کارمەندی ئێرە بووەوە یەکێک بووە لە ئەو کەسانەی کە ماوەی چەندین ساڵ کە لە بواری سینەمایەکاری کردووە لەگەڵ ئەم هاوڕێیانەی کە لەم بەڕێوەبەرایەتیە بوونە پێکەوەکاریان کردووە و پێکەوە لە چەندین دراما و درامای سینەمایی و ئەو کارانەی کە خزمەتیان بە هونەری کوردی کردووە لە شاری سلێمانی پێکەوە بوونە ئەمڕۆم هاوڕێیانەی هونەرمەند دیکۆچ کردو ئاسۆ لێرە هەمووان پێکەوە مەراسیمێکیان ڕێخستووە ئەیانەوێ بۆ دوجار لە ناو بەڕێوەبەرایەتیەکەی خۆیان ڕێزێک لە ئەو خزمەت و ئەو ماندوو بوون و ئەو هاوڕێتیەی هاوڕێی کۆچکردیان بنێن من بۆ گفتوگۆکردنی زیاتر لەگەڵ بەڕێوەبەری بەشی سینەمای سلێمانی کاک مەریوان گفتوگۆکەم کاک مەریوان بەیانی باش و سڵاو لێبێ ئەم مەراسیمە چۆن بیرتان لێ کردەوە کە بۆی ڕێکخەن بۆ ئاسۆی عومەر سوارە کە چەندین ساڵ هاوڕێتان بووە و ئەتانەوێت لە ڕێگەی مەراسیمەوە چی بە خەڵک بڵێن و چی بە ڕۆحی کۆچ کردو بڵێن. بڵێ کاگاسۆ زۆر لەوە زیاتر قابلێتی ئێمە کە مەراسیمەی بۆکەین حەزمانەکرد مەراسیمێکی خۆشی بۆ بکەین حەزمانەکرد مەراسیمێکی خەندە و پێکەنین و شایەکمان بۆ کردایە نەک لە مەراسیمێکی ئاوا کە لە ناکاو کۆچی دوایی کرد و بەجێ هێشتین. کاگاسۆ کارکتەرێکی زۆر زۆر سەرکەوتو بوو لە هەموو بوارەکانیان لە بواری نووسینە لە بواری ڕاگەیاندنا لە بواری نواندنا سینەماکارێکی جوان بوو کاگاسۆ نووسینێکی باشی هەبوو ئێمەش بە چاکمان زانی وەک فەرمانبەری فەرمانگەکەمان
کە بەڕێبەرەتی سینەمای سلێمانیە بە چاکمانزانی لەگەڵ هاوڕێکانیە یادێکی بچووکی بۆ بکەین کە زۆر زۆر لەوە زیاتری قابلە بە چاکمانزانی کە سێرمان کرد کە ئەم خەڵکە ئەم بینەرە بەڕێزەکە ئاگامان لێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە دەرەوە چه هەوادارێکیەوە کاگاسۆ لە پرسەکای بینیمان لەبەر ئێمەش بە چاکمانزانی وەکو هاوڕێکانی یادێکی بچووکی بۆ بکەین. هیچ کارێکی هەیە لەگەڵ ئێوەی هاوڕێیانە کە تەواو نەبوو بێ لە بوارە هونەریەکەیە؟ نەخێر نەوەڵانەی بۆ بەڵام بە خۆشحاڵیەوە نووسینێکی هەبوو کتێبێکی چاپ کردبوو تاوا کردو بەڵام نەیگەیانی بوو بە چاپ بەڵام خۆشبەختانە تەواوی کردبوو ئێمەش بە خۆشحاڵیەوانێ لەگەڵ بنکەی دەبی هونەری گەلاوێژ و لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە نیازمانە ئینشەڵڵا کتێبەکەی بۆ چاپ بگەێنێت. سپاس بۆ تۆ. دیارە ینی ئەوەی کە گوێبیستی بوونەما لە بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانی ئەمڕۆ ئەیانەوێ ڕێز لە ئەو ماندوو بوون و هەوڵەی ئاسۆی عومەر سوارە بنێن کە باوەی چەندین ساڵ خزمەتی بە هونەر و بە بواری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەوانی و میدیایی شاری سلێمانی و هەرێمی کوردستان کردووە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان پێشەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو وا سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵەی هونەرمەندی کۆچ کرد و ئاسۆ عومەر سوارە دەرەبڕین و بە هیوان کە دوانەخۆشی بنەماڵەکەیان بێ. بەڵێ ئازیزانم وەکو وتمان تەوەریسێمان و کۆتاییمان قسە و گفتوگۆکەین لەبارەی ترس لە تاقیکردنەوەکان و چۆن بتوانین ئەم ترسە نەهێڵین و بۆی بتوانین کە نمری بەرز بەدەستبێنی لە تاقیکردنەوەکاندا. هەر بۆ مەبەستەش بەڕێز دیدار ئیبراهیم توێژەری کۆمەڵاتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلامان میوانە. دیدارخان سڵاو لێ بێبیانیت باش بێت. بەخێر هاتی. دیدارخان ئەمێ سەرتا لە سعیکردنەوە دەست پێ بکەین. پێویستە سعیکردن چۆن بێت بۆ ئەوەی کا خوێندکاران لە کاتی تاقیکردنەوەکاندا دڵنیا بن و ترسیان بۆ دروست نەبێت. خۆی شێوازی سعیکردن و بڵیوانە خوێندن لەناو لای خوێندکار ئەبێ لە سەرەتای ساڵەوە دەست پێ بکە، ینی تەنها لەو هەفتەیانە بێ کە تاقیکردنەوەکات لە ڕۆژانەوە لە سەرەتاوە ئێمە خۆمان کە ڕێنمایی ئەین بە خوێندکارەکانمان پێیان ئەڵێن ڕۆژانە لەگەڵی بابەتەکە بڕۆیت لەبەروی مێشک تەبیعەتێکی هەیە ئەبێ زانیاری چەند جارێک بیتە ڕاستە بۆیە تا ئەوەی کە خەزن ئەبێت لە ناو مێشکە تا سەی ببێت پێویستە کە ئەم زانیاریە هەر مجارێک من خۆم بە خوێندکارەکانم ئەڵم بۆ نمونە تۆ چتە بازار سەدان کەسە بینی بەڵام وێنی کەسیان لەبەر ناکەی بەڵام لەگەڵ کەسێکیانە کە قسە ئەەکەیت و لەوانێت تووشیش ڕووداوە بی یا شتێک بیت وێنێ ئەو کەسە یان ئەو ڕووداوە لە مێشک تامێنێتەوە چەند جارێک دووبارەی ئەکاتەوە مێشکە بە هەمان شێوە بۆ هەموو زانیاریەک بۆ سعیکردنیش ئەو زانیاریە پێویستەکە مێشک چەند جارێک بۆی دووبارەکەیتەوە تاکو ئەوەی کە ئەو زانیارە بڵێن چەسبە بێ لە مێشکە و خوێندکارەکە لە کاتی تاقیکردنەوەکانە بیری بێتەوە یان لە ڕۆژانە کە ئەگەر لەگەڵێکی بڕۆشت بێ ئێمە خۆشیوازێکمانەیە 6 جارە بە شێوەی 6 جار ئەبێ بڵێ منە یەکەم جار چاوەکە خشێنێتەوە بە بابەتەکە پرسیاری لەسەر دروستەکە اینجا بە قوڵی بابەتەکە ئەخوێنێتەوە جا بە شێوەی تۆمارکردن ئەینووسێتەوە لەگەڵیا پاشان هەمجارێکی خوێند اینجا لە ئەخیرە لە خۆی ئەپرسێتەوە بێ 6 جار بە 6 قۆناغا بڕۆ ئەو سعیکردنە اینجا بە شێوەیەکی باش تا ڕادەیەک بڵێ چەسب ئەبێ لە مێشکە چکە خۆی بابەتی سعیکردن تۆ بابەتێکی وشکە ڕاستە ینی وەکو ئیسە بڵێن تۆ گۆڤارێک نی ئیخوێنی تۆ خۆت حەزر لێ بەڵام تۆزێک سعیکردن تۆزێک ناچاریە مرۆڤیش تۆزە لە شتی ناچاریە تااقەتی لێ نیە زۆر ئارزووی لێ نییە بۆی هەموو جارێک بە خوێندکارەکانمان ئەڵێن ئێمە ینی هەوڵ بە چەند جارێک بیخوێنەرەوە دوای ئەوەش ئەنیکە ڕۆیتەوە جارێککە بیخوێنەرەوە ئەما بێت ڕۆژانە لەگەڵی ڕۆشت بێ بەڵام کاتی تاقیکردنەوەکان ئەبێت ئەم خوێندکارە خۆی ئامادە کردبی مەسەن پوختەی هەبێ شتەکان ناکتوانێت لە شەو ڕۆژێکە کتێبێک بڵین بێگومان بەتەواتی دیدارخان زۆربەی خوێندکارەکانمان لە ئێستادا کێشەی ئەویان هەیە کە بێگومان وانەیە کە خوێنن شەوانە یاخۆت ئەو کە ئەچنەوە بۆ ماڵ و سعی تێدا ناکەن ئەمەوێت بزانام تا چەند کاریگەریە بێ لەسەر کەڵەکەبوونی بابەتەکان بەسەرێکەوە ینی لە کۆنی خۆمانەوتوانە ئیشی مرۆمە خەسبێنی لەبەر ئەوەیە ینی شتێکی وایە تۆ کە تۆ ئەمڕۆ نەکرد ئەمڕۆ نەکرد بەیانی شەم کۆمەڵی سعیکەت بۆ دروستە بێ پێ شوانێکی ئەخوێنی هەم زیابێتم
هەنی وای لێ نیوەی کتێبەکە ڕۆشت و هێشتا خوێندکارەکە 4 پەڕی بە تەواتی نەخوێندەوە لی تێناکە ئەڵێ وەڵام من لی تێناکەم مامۆستاساییش زۆرەکەم بەڵام لی تێناکەم بەس ئاخر بۆ لە بەروی کاتی ئیمتیحاناتە بەسەری کردو کاتی ئیمتیحاناتە یعنی زیرەکترین کەسیش بێنە ناتوانێت لە بەروی ئەو بابەتەی نەخوێندوێتەوە ینی بە شەوێکیش تۆ بە یەک جار ناتوانانی لە بابەتی کتێب بێ تایبەتی بابەتی خوێندن ئەبێت چەند جارێک خوێند بێتەوە سەیکی باشت تیا کرد بێ لە بەرت کرد بێ هەنێ خاڵی تیا بێ لە بەری ناچاری یعنی بابەتی تیا مەسەلەن حسابیە بێت و حساباتەکە بەدەست کرد بێت تا دەسەڕایە لەسەروەی پرسیاری چەند شێوازێک پرسیار حەل ڕاستە دیدارخان وەکە زانین کە دوو سبەی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم و کۆتایی وەرزی یەکەم دەست پێەکات ئەمەوێت ئەوە بزانم تا چەند گرنگە خێزانەکانی خوێندکاران هاوکار بن یاخود نەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە ترس لەم خوێندکارەیە دروستکردن ئەو گەزانین کە هەل لە کۆنەوە هەتا ئێستا خێزانەکان بە هەڕەشەکردن بێ بە هەر جۆرێک بێت بە خوێندکارەکانیان وتووە ئەگەر دەرنەچی ئەم ساڵ بەو شوێ مامەڵەت لەگەڵاکەم یا شتێکی پێوتووە کە ترسێکی بۆ دروست بوو ئەمە تا چەند گرنگە کە خێزانەکان ئاگیان لەمە بێت بۆ ئەوەی کە خوێندکارەکان بتوانن هەم سەعیان بەباشی بکەن و هەم تاقیکردنەوەکان بەباشی ئەنجام بدەن بەدڵێ ئەوە هەیە لایەن لای خۆمان بە تایبەتی زۆر باوە بڵین خێزانەکان هەڕەشە لە مناڵەکانیانەکان مناڵە دەرناچیت ئەوەت بۆ ناکەم دەرراچیت لێتەیەم یانی خێزان هەیە بینیشمانەتون تیش کرۆ بەرامبەر مناڵەکانی کات لە کاتێکا کە سفری هەیە یان شتێک بەڵام ئەمە دەرانجامەکەی باش نییە ینی ئەم خوێنکارەوەی لێ زیاتر ڕقی لە خوێندنە بێت شکە لە تۆ لەسەر خوێندن لێ کە ئەڕقی لێ ئەبێت ینی هەر شتێک تۆ لە سەری مرۆڤ لێدان خۆیان تونتوژی بەرامبەر بکرێ دوایی وەکو ڕقێکی زۆر ینی زۆر کەسی ئێستش گەورەیە ینی باسی خوێندنەکە لە لای ڕقی لێتی بەروی لە مناڵی ئازیێت دراوە ڕاستە یان لەوانەیە بڵین مامۆسایەکیش لە مەکتەبە ئانی من خوێنکارم دیێ مامۆسایەک لە مەکتەبە لێیاوە لەسەروەی کە من سعی نەکردووە دروازی لە خوێندن هێناوە نەگەڕاوەتەوە بە خوێن نەکەوتیتەوە ناچمەوە ینی ئەوە وای لێ ئەکە ئەو کە بە تایبەتی قۆناغی مناڵی زۆر هەستیارە کەسێکە بە زۆر بە بڵین هەستەکانی ئیشەکات لەو قۆناغا کەمتر لانی عقلی بەکارێنێ بۆیە ینی بەسیترین هەڵە بەرامبەری لەوانەیە دەرەنجامێکی زۆر خراپی لێ بکەوێتەوە و ڕەتی خراپیە بێ جارێکە نەچێتەوە خوێندنیان بە هیچ شێوەیەک ئارەزوو هیوای نەبێ بۆ خوێندن بەڵام تۆ بە شێوەیەکی نەرمونیانی مامەڵی لەگەڵکەیت و بێت تۆ پێشبینی ئەو بکەی لەوانەیە ینی بڵی لەوانێ مناڵە لە سفرێکی تیاابێت دوو سفری تیا لەوانەیە هەر دەرنەچێت توانای نەبێت چکە مەرج نییە هەموو کەسێک لە خوێندان سەرکەوتوو بێت هەموو کەسێک لە قۆناغەکانی خوێندنە بتوانێت بەبێ سفر بڕوات بەڵام ڕاستە هەیە توانای باشترە بەڵام درەوە ئەستی زیرەکی مێشکش دەوری هەیە شێوازی پەروەردەکەی خێزان خۆشی ینی مناڵەکەی فێر نەکرۆ لەسەر ئەوەی کە خۆشەویستیە بێ بۆ خوێندن و بۆ خوێندنەوە بەڵکو لە ئەوەڵەوە فێریەکە بە کۆمەڵێک شت مەسەلەن ئێستا ئەلکترۆنیات زۆر بابی هەیە بڵین ئایپادی پێ مناڵەکە بڵ یاریەک ئەلکترۆنیەکان بەکارێنێ ئەمانەی هەمووی بۆ کڕیوە ئەو حەزی لەوەیە لەوکلەوەی بەلای خوێندەکە فێری ئەوەی نەکردووە لە سەرەتاوە ینی تۆ خۆشەویستی هەبێ بۆ کتێب و بۆ خوێندنەوەش بۆیە لە ئەچێتە خوێندن ناو مەکتەبەوەی سەرەتا بڵێ قوتابخانەوە یەکسەری لە خۆی و حەزی لێ نییە چکە ئەوەی لەوێ ناڵن ئایپاد بەکاربێنە لەوێ ئاری ئەلکترۆنی لێ نییە ئەین تۆ ئەوەت ئەو بابەتە زەخ کردوتۆ لە ناو مێشکە بۆی ئەو مناڵە زیاتر حەزی بەکارهێنان لە حەزی لە بەکارهێنانی ئەو شتانەیە وەک لە خوێندەکە دیدارخانەمێ باس لەوە بکەین کە تا چەند قوتابخانە و مامۆستاکان کاریگەریانەیە لەسەر ترسی دروستبوون لە تاقیکردنەوەکان بۆ نمونە هەنێک مامۆستا هەیە پێش تاقیکردنەوەکان باس لە قورسی پرسیارەکان نەکات ئامە کاریگەری هەیە لەسەر ترسی خوێندکار لەسەر تاقیکردنەوەکان یاخود وەکو خۆت وتت هەنێک مامۆستا هەیە کە لە منداڵی یاوە لەسەرەوەی کە سعی نەکردو ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ترس لە تاقیکردنەوەکان و خۆشەویستی زیاتر نییە بۆ خوێندنگە و بۆ سعیکردن بە دڵنیایەوە زۆر دەوری هەیە ینی تۆ لە سەرەتاوە مامۆسایەک ئەگەر خوێندکارەکانی بترسێنێ بەوەی کە هەمووتان دەرناچن پرسیارەکانم زۆر قورسە ینی ئێوە
ئاستان زۆر خراپە ینی کۆمەڵێک شتی ڕوخێنەر وشەی ڕوخێنەر بە بەکارێنە بەرامبەر بە خوێندکارەکان ئەم خوێندکارانە بێهیوا بن بەرامبەرەبە بۆ ئەڵەس ئەگەر من چەنە سائیش بکەم ئەمەوانەیە بخوێنمەوەی سوودێکی نیە مامۆستا پرسیارەکانی هەر قورسە و لە ماڵی شەولەوانەیە باسی ئەو بکە بڵێ مناڵە مامۆستاکەمان توتی پرسیارەکان زۆر قورسە و دەرناچن هەمووتان و من وا پرسیارە هێنمەوە ئیتر وای لێت ئانی خۆی ئەنی تاوتەوە بێ هیوا بێ لەوانە 5 پەڕە نەخوێنێتەوە لە بابەتەکە کاتێکە ینی بیشی خوێنێتەوە بە مشکی لەلای نەبێ دەنا خەڵی لێ ئەو پرسیارە قورسانە بێ کە مامۆسای هێنێتەوە کە ئەم بە هیچی وێت ناتوانێت یا دەرجە بتوانێت ئەم دانیە بۆی ئەمە زۆر دەوری هەیە باشتر وایە بڵێت مامۆستا بڵێ پرسیارەکان بۆکو ئەوەیە کە مانگانە بۆ بهێناونێتەوە هەمووتانەتوانن تیا دەرچن بۆی خوێندکارەکان نەک بۆ شێوەیەش بڵە زۆر ئاسانە هەرسا ئیشیتیانەکە بە شێوەیەکی بێت بە شێوەیەکی مامناوەند بۆیان باس بکە و نیان ترسێنە ترساندن زۆر زۆر خراپە چکە تۆ لە کاتی ترسا ئیتر ناتوانانی بیر بکەیتەوە هەتا ئەو خوێندکارانەی کێنە سەر تاقیکردنەوەکان کە زۆر ئەترسن بیریان ئەچێتەوە بابەتەکان هەوی بچن چەند جا خوێنکار هاتوتە لەم دوێتی من سایکی زۆر زۆرەکەم بەڵام ئەچمە سەر وەراقەکە بیرمەچێتەوە لەبەری زۆرە ترس ڕاستە هەنی ئەو ترسەکە زۆرە سەیتەرەکە بەسەر مێشکە هەموو شتەکانی بیرەچێتەوە دیدارخان ئەی لە ڕووی منهەجەوە منهەج تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ترسی تاقیکردنەوەکانۆک ئەزانین کە هەنێک مامۆستا هەیە زانیارەکان بە باشی ناگەێنێتە خوێندکاران وە خوێندکاران کاتێک کە نزیکی تاقیکردنەوەکانە بن ناتوانن بە باشی لە بابەتەکە تێبگەن تا چەند گرنگە کە تێگەشتنی باشیان هەبێ بۆ منهەجەی کە هەیەە بۆ وانی کە ئەگەر تۆ خوێندکارەکەت بە باشی لە پۆلا تێگەشت بێ زۆرجار ینی ئەو خوێندکارە من ئەتوانم ئەو دەرسا دەرچم بۆیە زۆر بامساژەگەر بڵێت پرسیارەکان زۆر قورسە لەوانەیە زۆر تەسیری نەکاسەری بەڵام ئەگەر تێ نەگەشتی بێ لە بابەتەکە و خۆشی مامساش بڵێت من پرسیارەکانم وایە یان بەو شێوەیە یان هەر خۆشی تاقیکردنەوە بە خۆی شتێکە تۆزە سامێکی هەیە لە هەموو دنیا بۆیە ئەوە دەوری هەیە زۆر ئەڵە هیچ تێ نەگەشت و ینی چەند جار من ئەو گلەیەم هاتوتە لاانی پدی منەوە بابەتە تێ نەگەشت و ئەزام دەرناچم بانی من خوێنکارم دیۆ وازی لە خوێندن هێناوە لەسەرەوەی کە توزی هەر تێ ناگەم لە فڵانەوانە زۆر زۆر هەوڵیشمان لەگەڵیەوە بێتەوە توتین لە تێ ناگەم لەوانە من ئەزام دەرناچم ئەگەر بێشمەوە و واسی هێناوە تر ینی قەنەعەتی نەکرێتەوە بگەڕێتەوە لە بەروی بە قەنەعەتی ئەو لەوانە تر تێناگە بە هیچ شێوەیەک ناتوانێت دەرچێت ینی بێهیوا بووە لە هەوڵەکانی دیدارخان ئەمەوێت باس لە هۆڵی تاقیکردنەوەکان بکەین تا چەند گرنگە هۆڵی تاقیکردنەوەکان لەبار بن بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان و گەزانین هەنێک مامۆستای چاودێر هەیە بەسەر خوێندکارانەوە هۆکارن بۆ دروستبوونی ترسی تاقیکردنەوەکان یاخود خوێندکار خۆی لەو کاتەدا قەلەقە کاتێکە پرسیارەکانە بینێ هیچی بیر نامێنێ و کۆمەڵێک دەنەدەنی زۆر ژاوی زۆر لەناو هۆڵەکاندا دروستە بێت ئەمە تا چەند گرنگی هەیە لەسەر دروستبوونی ترسی تاقیکردنەوەکان دەوری زۆر هەیە بۆ نمونە ئیسە تۆ بە کەسەکان بە پێی کەسایەتی ئەگەر جێکێتەوە مرۆڤ بڵێن شێوەی بەسەری و سەمعی و حسیمانێواتە کەسێک بە شێوەی گوێگرتن لە شتەکان تێ کەسێک بە بینین کەسێک بە شێوەی هەستەکانی ئەگەر تۆ لە هۆڵی تاقیکردنەوە بیت دەنگدەنگ زۆر تێبە کەسێک سەمعی بێت یانی ئەو کەسێکە زۆر بە گوێگرتن لە شتێکە ئەو کەسە ناتوانێت جواباتەوە لەسەر تاقیکردنەوەکانی ینی زۆر دەوری هەیە لەسەر ئەو کەسانە ئەگەر شۆیس مامەڵی خراپ کرێ بۆ سەر کەسە حسیەکان زۆر زۆر دەوری کاریگەری هەیە ئەوانەیە نەفسێتی پتۆرە لەسەر تاقیکردنەوەکان و تااقەتی نەمێنێ ئیتر جەبی بۆ پرسیارەکان باتەوە ومە زۆر جار ینی قەرەباڵخی وەکو تۆڵە یا تووڕەبوون و بەڵێ کەمی کاتیان مامۆستای وە هەیە لەوانێت تەلەبەکان بڵێ 5 دقەتانەوە 2 دقەتان زۆر تەلەبە و گلەی لای وەجتی فڵان مامۆستاوتی ئەو تۆ 2 دقەتان ماوە 3 دقەتان ماوە کاتان نەماوە ئیتر ئەو ئەنەی پێوتون ئەو تووشی شپر زەبێ شەشڵەژێ زۆر بیرخستنەوەی کات
پێی بڵیت ینی بۆ منە بڵێ نیو ساعتتان ماوە ئەگاتان لە کات بێک جیاواز بەس تۆ هەموو دقێک هەموو سەری 5 دقێت و باریکەیتەوە ئەوە باش نییە بۆ خوێندکارەکان و هەڕەشەکردن و تووڕەبوون و زۆر چاوسورکردنەوە لە خوێندکارن ئەستا هەنێک کاتیش ینی ئەوەشمان هەیە خوێندکاریشمان هەیە ئیسەغلالی وەسعەکە کات و هۆڵەیات بڵین شتێ بکات و شتێ غەش بکات بەکاربێنێ ئەو ئجرعاتانە ئەکرێت زۆرجار لەبەرەوەی بەڵام هەنێک کاتیش تووڕەبوون و لە کاتی تاقیکردنەوەکان ئەو شتانە بۆ خوێندکار زۆر خراپە ینی منەوە خوێندکارات و دڵم توتی مەڵین کەسێک تووڕە بووە و ئیتر من ترساو یان لە کاتی تاقیکردنەوەکانە ئەو بڵین ئەوێ بوریای ئەوە بینیانی تووڕەبوون لە خوێندکار لەو کاتە بێتەوەی ئەوەی کە خوێندکارەکە هەموو ینی مەزاج و جەوی تێک بچێت وای لێبێت ئەو ڕۆژە نەتوانێت جواب باتەوە ینی چکە ئەوش مرۆڤە تووشی کاتێککە تۆ لی تووڕە بیان لەسەر شتێک لەوانەیە مخالەفەیەکی کرد بێ شتێکی کردبێ لەو ڕۆژە کە کاتێک لی تووڕ ئەبن یان قسێکی ناخۆشی بەرامبەرەکەن یان جەربێ هەر خوێندکار هەبوو لێشی تووڕە نەبوون لەسەر شوێن گۆڕی نەکەی هەر پێیان تۆ لەو شوێنە هەستە بچۆ ئەو شوێنێکە ئیتر دوای ئەوە توێتی نەمتوانێت جوابام ینی زۆر جار تر بەپی بکوتم پێی کەساتەکانە گۆڕێ ئەین تۆ نازانانی ئەم کەسە چۆنە شێوازی جۆردانەوەی پێی تێگەچێت زۆر دیدار خانوەکو دوا پرسیارم ئەمەوێت بزانم کە دوا ڕێنمایت بۆ خوێندکاران چییە وەگەزانین کە تاقیکردنەوەکان نزیک بۆتەوە بۆ ئەوەی کە بتوانن باشترین نمرە بەدەست بێنن ڕێنمای من ئەمەیە بۆ خوێندکاران لە ڕۆژی کالم کاتی تاقیکردنەوەوانە بێ خۆستە یەک ڕۆژیمەوە خوار ئامادەکرد بێ بۆ بابەتەکانیان و ڕۆژی تاقیکردنەوە باشتر وایە دوانەکەون چکە دواکەوتن و درەنگەشتنە شوێنی تاقیکردنەوە شڵەژان و بۆ دروستەکە وات لێکە شپرزبی و پێداویستی خۆتت پێ بێ باشترە لەوەی کە تۆ پەنابەی بۆ خەڵکی و داوە لەم کەسەکە خوێندکار هەیە چی خۆڵی تاقیکردنەوە جاوێ قەڵم پێێنە لاستیکی پێێنە قڵمدانی پێێنە شتی پێ هیچی پێ نییە هیچ پێداویستێکی خۆی پێ نیە پێداویستەکانی خۆی لەگەڵ خۆی بەرێ و زووگەشتنی بۆ ئەوەی گاتەوێت تۆزێک بڵین ئیسراحەتێ بکاکە گاتە سەر ڕەحلەکەی نەک بە خێرایی بگاتە سەر ڕەحلەکەی و پرسیارەکان لیدانرابێت و تووشی شڵەژان بێ یەکسەر تووشی شڵەژانە بێ و ئەو پرسیارانەکەیەتە بەردەمی سەرەتا هەوڵ بە جۆی پرسیار ئاسانەکان باتە ئەو پرسیارانێکی ئەزانێ چکە کە چیتە سەر پرسیارێکی خۆرس زۆر جار تووشی سەدمە ئەبیت و ناتوانین جۆری پرسیارەکانی کەش بیتەوە و هەوڵبانە زۆر خاویش بێ ناسەوە خێراش بێ لە وەڵامدانەوە چکە زۆر خاویش جۆری فریان ناکەوێت خوێندکارم دیوە هەموو خوێندکارەکان تەواو بۆ هێشتا ئەو دوو پرسیاری ماوە ئەوەش باش نییە و لە کۆتاییشە هەموو بابەتەکە بخوێنێ بڵین پرسیارەکان چاوێکی پیا بشێن بزانن لەقێکی پەڕاند بێنەکە شتێکی بکرد ئەوانە هەمووی گرنگە لە کاتی تاقیکردنەوەکانە خوێندکار و بەیانیان ئەگەر زوو ئەچێ بۆ تاقیکردنەوە خواردن بخوا بەسکی برسی نەڕات چکە بەداخەوە زۆر لە خوێندکارمانەی بەسکی برسی ئەوە زۆر خراپە بۆ مێشکی شتی بیرەچێتەوە بە برسێتی لەسەر تاقیکردنەوەکاندا ئەنیشێت دەستەکانی خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سوپاس بۆ بەڕێز دیدار ئیبراهیم توێژەری کۆمەڵاتی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانمان بوو بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد و سەرکەوتوو بن.